وەڵامی خۆیە بێت و تا ئێستاش بە بەردەوامی هێرشەکاتە سەر ئەو بەشە جیاوازانەی لوبنان بە تایبەتی باشووری لوبنان کە حیزبوڵای لوبنانی لێو و حیزبوڵای لوبنانیش لە بەرامبەر هێرشەکاتە سەر ناوچە جیاوازەکانی ئیسرائیل وە لەگەڵ ئەوەشدا کە ئەمڕۆ هەشتم ڕۆژی جەنگی نێوان ئێران و ئیسرائیل و ئەمریکا کە زیاتر لە هەفتەیەکە تێپەڕیەوە بەسەر شەڕ و ئاڵۆزیەکانی نێوان ئەو سێ وڵاتە بە بەردەوامی هێرشەکرێتە سەر بنکە و بارەگە سەربازیەکانی ئەمریکا لە هەولەر و ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان و سلێمانیش کە دوێنێ یاخود بەرەبەیانی ئەمڕۆ هێرشەکراوەتە سەر سلێمانی کە دواتر پامنێرانمان لە سلێمانی و لە هەولێرەوە لەگەڵمانابن لەسەرەوەی هێرشانی کە بە بەردەوامیەکرێتە سەر ناوچە جیاوازەکانی یاخۆ بەشە جیاوازەکانی هەولێر و لەسەر ئەو هێرشە درۆنی کە کرایە سەر سلێمانیش بە هەمان شێوە. جا ئێمە چەند وێنەیەکمانە بێت ئەگەر هاوکارانم یارمەتیم بن کە وێنە یەکەممان بەیروتە یاخۆ دیمەنی یەکەممان بەیروتە و دووەمیش تەل ئەبیبە کە ئێستای بینین لە تەل ئەبیب هێمنێکی و پێوە دیارە واتە دیارە لە ئێستا هێرشەکانی ئێران بۆ سەر تەل ئەبیب و ناوچە جیاوازەکانی ئیسرائیل لە ئێستا وەستێنراوە وەک ئەوەی کە بینین لە تەل ئەبیب کێکێکە لە شارە گەورەکانی ئیسرائیل لە ئێستاە هێمنێکی پێوە دیارە. هەڵبەتە بە بەردەوامی هێرشەکانی ئێران بۆ سەر ناوچە جیاوازەکانی ئیسرائیل هەر بەردەوامی هەبووە بەڵام ئەوەی کە بینین ئێستا لەسەر شاشەی کورسانی وسەوەی بینین کە هێمنێکی پێوە دیارە و لە ئێستا ئاسمانەکەی جۆرە دووکەڵێکی پێوە نابینرێت و کەشەکەی هێمنە ئەگەر هێرشیشی بکرێتە سەر ئەوە هەر لە ئاسمانی شارەکە تێکەشکێرێت و بەرپەچێ درێتەوەوانە و وێنەی یەکەمیشمان بەیروتە وەکە بینین لە بەیروتیش بە هەمان شێوە لە ئێستا هەمنێکی پێوە دیارە بەڵام وەک ئاماژەم پێکرد لە سەرەتای جەنگەوە کە حیزبوڵای لوبنان بەشداری یاخۆ بەڕەسمی بەشداری لە جەنگی نێوان ئێران و ئیسرائیل و ئەمریکا کرد ئەو بوو کە هێرشی کردە سەر ئیسرائیل و زیانێکی زۆری پەگاند و لە بەرامبەریشدا ئیسرائیل بەرامبەر بە هێرشەکانی حیزبوڵای لوبنان بێدەنگ نەبوو ئەوە بوو کە هێرشی کردەوە سەر حیزبوڵای لوبنان و بەردەوامی لە سەرەتای جەنگەوە هێرشەکاتە سەر ئەو بەشە جیاوازانەی باشووری لوبنان کە حیزبوڵای لوبنانی لێیە و بێدەنگ نەبووە لە بەرامبەر هێرشەکانی حیزبوڵای لوبنان بەرامبەر بە ئیسرائیل. بەڵام ئەوەی کە بینن ئێستا لەسەر شاشەی کورسات نیوسەوە هەریەکەیان هەم تەل ئەبیب هەم بەیروت دیمەنی ڕاستەوخۆن وەکەیان بینین کە لە ئێستا هەمنێکی پێوە دیارەوە تا هێرشەکانی هەردوو لە وەستێنراوە بۆ سەر یەکتر هەم ئێران بۆ سەر تەل ئەبیب و لە بەرامبەریشدا ئیسرائیل بۆ سەر ناوچە جیاوازەکانی ئێران و تاران و لەگەڵەوەشدا بۆ سەر بەیروت کە وەک ئاماژەم پێکرد بە بەردەوامی هێرشەکرێتە سەر بەشە جیاوازەکانی حیزبوڵای لوبنان لە باشووری لوبنانە. اینجا لە ئێستا ئاژانسی تەسنیم بڵاوی کردوێتەوە کە دەنگی تەقینەوەی لە ئیمارات و بەحرەینە بیسرێمە لە کاتێکدا کە لە سەرەتای جەنگەوە ئێران بە بەردەوامی هێرشەکاتە سەر بنکە و بارەگا سەربازیەکانی ئەمریکا لە وڵاتانی کەنداوی عەرەبی و وڵاتانی عەرەبی و لە عێراق و بە هەرێمی کوردستانیشەوە بە هەمان شێوە ئەوەیە کە ئەوەی ئێستا بینیمان لەسەر شاشەی کورسات نیوسەوە کە دەنگی تەقینەوە لە ئیمارات و بەحرەینە بیسرێ بەڵام زانیاریەکان بە شێوەیەکی گشتی تا ئێستا ئەوەیە کە دەنگی تەقینەوەی لە ئیمارات و بەحرەینە بیسرێ و لەگەڵەوەشدا هەر لە سەرەتای جەنگەوە تەواوی وڵاتانی کەنداوی عەرەبی باسییان لەوە کرد کە ئیدانی هێرشەکانی ئێران بۆ سەر ناوچەکەیانەکەن و ئەوانیش وەڵامیانە بێت لە بەرامبەر هێرشەکانیان و باسییان لەوە کرد کە پێویستە ئێران بە تەواوەتی هێرشەکانیان بۆ سەر ناوچە جیاوازەکانیان بۆستێنە چونکە ئەمە هەمزیانی بۆ وڵاتەکانە بێت هەمزیانیشی بۆ هاوڵاتیانی مەدەنیە بێت و لەگەڵ ئەوەیە با بەردەوامی هێرشەکان تا ئێستا هەر بەردەوامی هەیە ئەوەی کە بینین لەسەر شاشەی کورسات نیوس و ڕاستەوخۆی بەیروتە کە وەکەی بینین لە چەند شوێنێکی جیهاواز ئەبینی کە دووکەڵ بەرزە بێتەوە و دووکەڵ تەواوی ئاسمانی شاری ئیماراتی گرتووەتەوە یاخۆ بەیروتی گرتووەتەوە لە چەند شوێنێکی جیهاوازەوە دووکەڵ بەرزە بێتەوە مە لە کاتێکدا کە بە بەردەوامی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر بەیروت و بەتایبەتی بۆ باشووری لوبنان هەر بەردەوامی هەیە کە بەتایبەت ئەو شوێنانە کاتە ئامانجووە هەم بە هێرشی موشکی بە هەم بە هێرشی ئەو درۆنی بە هێرشەکاتە سەرەوە بەشە جیاوازانەی باشووری لوبنان کە حیزبوڵای لوبنانی لێیە وتەبێژی کۆشکی سپیش بە
بڵاوی کردبێتەوە کە دەنگۆی ناردنی هێزی زەمینی ئەمریکی بۆ ئێران ڕەتەکەینەوە. ئەمە لە کاتێکدایە لە بەشێک لە میدیاکان و دەنگۆی ئەوە بڵاو بووبەوە کە ئەمریکا دەیەوێت هێزی سەربازی ڕەوانەی ئێران بکات یاخود لە گفتوگۆکی تایبەت باس لەوە کرابوو کارەزوویەکی جدی هەیە بۆ گەری بڵاوکردنەوەی هێزەکانی ئەمریکا لەسەر زەوی و لە ناو خاکی ئێراندا و پێشنیارەکە پەیوەندی بە داگیرکاریەکی بەرفراوان و نییە و بەڵکو پەیوەندی بە ناردنی هێزێکی سنووردارەوە هەبوو بۆ ئەرکێکی دیاریکراوە بۆ ئێران بەڵام وەگا ماژەم پێکرد لە ئێستاە ئەو دەنگۆیانە لەلایەن وتەبێژی کۆشکی سپیەوە ڕەتەکرێتەوە واتە وتەبێژی کۆشکی سپی باسی لەوە کردووە کە ناردنی هێزی زەمینی ئەمریکا بۆ ئێران ڕەتەکەینەوە وە سوپای ئەمریکا باسی لەوە کردووە لە ماوەی زیاتر لە هەفتەیەکدا هێرشمان بۆ سەر 3000 ئامانج لە ئێران ئەنجام داوە و ئاژانسی تەسنیم بڵاوی کردوێتەوە کە دەنگی تەقینەوە لە ئیمارات و بەحرەینە بیسرێ ئەمە لە کاتێکدایە کە ئەمڕۆ هەشتەم ڕۆژی جەنگی نێوان ئەمریکا و ئیسرائیلە لەگەڵ ئێران کە هەر بەردەوامی هەیە و شەوی ڕابردوو تا بەرەبەیانی ئەمڕۆ زۆرترین بردومان لەسەر تاران و تەل ئەبیب بووە و وەزیری گەنجینەی ئەمریکاش باسی لەوە کرد بوو کە شەوی هەینی بۆ ئێران زۆر قورس بوو و سوپای پاسدارانی شەپۆلی 24 هەمینی هێرشە موشکەکانی ڕاگەیاندووە. ئەو وێنانێکی ئێستا لەسەر شاشەی کورسادنی و سەوی بینن یاخۆ دیمەنانێکی ئێستا لەسەر شاشەی کورسادنی و سەوی بینن دیمەنی قودسە و هاوشێوەی بەیروت و تەل ئەبیب کە ئاماژەمان پێکرد لە ئێستا هێمنێکی پێوە دیارە و هیچ جۆرە دووکەڵ و هێرشێک جامەچە هێرشی موشکی بەیاخۆ درۆنی بێ بۆ سەر قودس نییە لە ئێستاوە وەک باسیشم لێوە کە ڕێگەر هێرش هەبێ بۆ سەر قودس و ناوچەکانی دیکە هەر لە ئاسمانیە و شارەیە بەرپەچە درێتەوە و تێکەشکێنرێوە هیچ زیانێکی نابێت بەڵام لە ماوەکانی ڕابردووە خۆ لە ڕۆژانی ڕابردووە بۆ بەردەوامی هێرشەکرا سەر ناوچە جیاوازەکانی ئیسرائیل و ناوچەکانی کەنداوی عەرەبیکە لەلایەن ئێرانەوە هێرشیانەکرایە سەر بۆ سەر بنکە و بارەگا سەربازیەکانی ئەمریکاواتە بنکە و بارەگا سەربازیەکانی ئەمریکا لە هەر شوێنێک هەبوو بێت لە وڵاتانی عەرەبی و وڵاتانی کەنداوی عەرەبی و با عێراق و هەرەمی کوردستانیشەوە لەلایەن ئێرانەوە کراوەتە ئامانج و هێرشی کراوەتە سەر بەڵام لەم ساتەیە و تا لەم کاژمەرە ئێستاوە کە بینین لەسەر شاشەی کورسادنی وسەوە هەریەکە لە دیمەنانی کە باسم کرد هێمنێکیان پێوە دیارە ئەوەی کە بینن لەسەر شاشەی کورسادنی وسەواش دیمەنی ڕاستەوخۆی گەروی هورمزە کە لەو گەروەش بە هەمان شێوە هەموو جموجۆڵێکی کەشتی ڕاگیراوە و لە گەروەکەش بە هەمان شێوە هەموو جموجۆڵێکی کەشتی ڕاگیرا و هێمنێکی پێوە دیارە ئەوەی تا ئێستا هەیە و لەم کاتێ ئێستاە هێرشەکانی هەردوو لا بۆ سەر ئەو ناوچانەی ئەو دیمەنانی کە باسم کە لەسەر شاشەی کورسادنیوسەوە ڕاگیرە و هێمنێکیان پێوە دیارە بەڵام بە بەردەوامی لە شەوی ڕابردووەوە و تا بەرەبەیانی ئەمڕۆژ بە بەردەوامی هێرشەکانی هەردوو لا بۆ سەر یەکتر هەبووە و هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران تا بەرەبەیانی ئەمڕۆژ بەردەوام و زۆرترین بردومان و هێرشیش لەسەر تارانی پایتەخت بوو و میدیاکانی ئێرانیش ئاماژیان بۆ کرد بوو کە زۆرترین هێرش کراوەتە سەر ڕۆژاوی تاران و زیانی زۆری لێکەوتوێتەوە هەم زیانی مادی لێکەوتوێتەوە هەم زیانە گیانەکان شتا ئێستانە خەمڵێراوە بەڵام ئەوەی کە هەیە زیانی زۆری لێکەوتوێتەوە بە تایبەت لەسەر ڕۆژ ئاوای تاران و لە بەرامبەردا سوپای پاسداران بڵاوی کردبووە کە بەرەبانی ئەم ڕۆژەپۆلێکی دیکەی موشکی ڕاستی تەل ئەبیب کردووە و سەرچاوەکانی هەوا لە ڕۆژهڵاتی کوردستانیش بڵاویان کردوێتەوە کە ئەمڕۆ دەنگی تەقینەوەی بەهێز لە ورمێ و سەرپێڵی زەهاو بیسراوە واتە بە بەردەوامی هێرشەکان بۆ سەر تەل ئەبیب هەبووە بەڵام ئەو دیمەنانی کە ئێستا لەسەر شاشەی کورسادنیوسەوە بینیمان کەمێک پێش ئێستا دیمەنی ڕاستەوخۆی تەل ئەبیب بوو کە لە ئێستا هێمنێکی پێوە دیار بووە دیار بوو کە هێرشەکان وەسێنرابووە سەر تەل ئەبیب ئەگەر هێرشیش بکرێتە سەر تەل ئەبیب ئەوە هەر لە ئاسمانیە و شارە بەرپەچە دێتەوە تێکەشکێنرێ بەڵام ئەو دیمەنانێکی ئێستا لەسەر شاشەی کورسادنیوسەوەی بینین دیمەنی قودس و واگەروی هورمزە کۆگە ئاماژەم پێکرد لە قودس لە ئێستا هێمنێکی پێوە دیارە و هیچ جۆرە هێرشێک بەسەر ئەو ناوچەیە خۆ ئەو شوێنە قودسەک ناکرێتە سەری و لە بە هەمان شێوە گەروی هورمزیش لە ئێستا هێمنێکی پێوە دیارە هەموو جموجۆڵێکی کەشتیش لەو ناوچەیە ڕاگیراوە. سعودیەش بڵاوی کردوێتەوە کە هێرشی درۆنی و موشکی بۆ سەر بنکەی ئاسمانی شازادە سوڵتان پوچەڵ کراوەتەوە واتە هێرشێک کراوەتە سەر بنکەی
یاخود بۆ بڵاوکراوە کە هێرش کرا سەر ئاسمانی شازادە بۆ سەر بنکەی ئاسمانی شازادە سوڵتان لە سعودیا، بەڵام سعودیا بڵاوی کردوێتەوە کە هێرشەکە پوشەڵ کراوەتەوە هیچ زیانێکی نەبووە. و میدیاەکانی ئێرانیش باسییان لەوە کردووە کە گروپێکی سەر بە سوپای پاسداران لە ئێستا لە تاران بردومان کراوەتە لە دوێنێشەوە و لە شەوی ڕابردەوە تا بەرەبیانی ئەمڕۆ بە ئێستاشەوە بە بەردەوامی هێرشەکرێتە سەر ناوچە جیاوازەکانی تاران بە تایبەت ڕۆژاوای تارانی پایتەختی ئێران کە زیانێکی زۆریان بەرکەوتووە، زیانی زۆری لەکەوتێتەوە. میدیاکانی ئێرانیش بڵاویان کردوتەوە کە گروپێکی سەر بە سوپای پاسداران لە تاران بردومان کراوە و کراوەتە ئامانج لەلایەن هێزەکانی سوپای ئەمریکا و ئیسرائیلەوە بە هەمان شێوە. وەک ئاماژەشم پێکرد کە سوپای پاسدارانی ئێران بڵاوی کردوێتەوە کە لە بەرەبانی ئەمڕۆ بە بەردەوامی هێرشەکانی هێرشی موشەکی ئاراستەی تەل ئەبیب کردو و سەرچاوەکانی هەواڵی ڕۆژهەڵاتی کوردستانیش بڵاوی کردوێتەوە کە ئەمڕۆ دەنگی تەقینەوەی بەهێز لە ورمێ بیسراوە لەگەڵ لە کاتێکدا کە ئەژانسی هەواڵی تەسنیمیش بڵاوی کردبەوە کە دەنگی تەقینەوە لە ئیماراتە بیسرێت. و سوپای ئەمریکا وەک باسم لێوە کرد باسی لەوە کردووە کە تا ئێستا لە ماوەی زیاتر لە هەفتەیەکدا کە ئەمڕۆ هەشتەم ڕۆژی جەنگی نێوان ئەمریکا و ئیسرائیل و ئێرانە باسی لەوە کردووە کە زیاتر لە 3000 ئامانجمان لە ئێران ئەنجام داوە. میدیاکانی ئێرانیش باسییان لەوە کردووە و تا ئێستا لە ئێستا بڵاویان کردوێتەوە کە ینی فڕۆکەخانەی میهر ئاباد لە تاران بردومانەکرێت لە ئێستاە واتە بە بەردەوامی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ناوچە جیاوازەکانی تاران بەردەوامی هەیە. وەک ئاماژەمان پێکرد لە شەوی ڕابردووە بە تایبەتی بەرەبیانی ئەمڕۆژەوە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ناوچە جیاوازەکانی تاران و بە تایبەتی ڕۆژاوای تاران هەر بەردەوامی هەیە. ئەوەی کەیبینن ئێستا لەسەر شاشەی کورسات نیوسەوە ئەو ئێستانی کەیبینن هەموو هەواڵی تازەن و باز لەواکەن کە بە بەردەوامی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ناوچە جیاوازەکانی تاران هەر بەردەوامی هەیە. و میدیاکانی ئێران لە ئێستا بڵاویان کردوێتەوە کە مەیدانی ئازادی لە تاران بردومان کراوە و میدیای ئێران لە بەشێکی تری ڕاگەنراوەکە باسی لەوە کردو کە گروپێکی سەر بە سوپای پاسداران لە تاران بردومان کراوە و مەیدانی ئازادیش بە هەمان شێوە بردومان کراوە و فڕۆکەخانەی میهر ئاباد لە تارانیش بردومانەکرێت. واتە ئەم سێ شوێنەی کە باسم لێوە کرد لە ئێستا لەلایەن سوپای ئیسرائیل و ئەمریکاوە لە تاران بە بەردەوامی و بەچڕی هێرشیەکرێتە سەر و بردومانەکرێت کە هەریەکەیان لە مەیدانی ئازادیەکە لە تارانە و فڕۆکەخانەی میهر ئابادە و گروپێکی سەر بە سوپای پاسدارانی شەکە لە ئێستاە بردومانەکرێت. ئەو دیمەنانی کە ئێستا بینێت لەسەر شاشەی کورسات نیوسەوە دیمەنی ڕاستەوخۆن کە قودس و گەروی هورمزە وەک ئاماژەم پێکرد لە هەردوو شوێنەکە لە ئێستا هێمنێکی پێوە دیارە و هیچ جۆرە هێرشێک بەسەر و ناوچانە نییە و سوپای پاسداران ئاماژەی بۆ کردووە نزیکەی سەعات 3 بەرەبەیانی ئەمڕۆ شەپۆلێکی یاخۆ شەپۆلی 24مینی هێرشی موشەکی بۆ سەر ئێران دەست پێ کردو و بە 3 موشک تەل ئەبیبی بردومان کردووە. هەر شەوی ڕابردوو چەند بنکەیەکی سەربازی ئەمریکا لە سعودیە و قەتەر و کوێیت و بەحرەین کرانە ئامانج و وەزارەتی دەرەوەی بەحرەینیش ڕایگەیاند لە سەرەتای جەنگەوە 84 موشک و 147 درۆنی ئێران ئاراستەی وڵاتەکە کراوە. واتە لە سەرەتای جەنگەوە بە بەردەوامی هێرشەکرێتە سەر وڵاتانی کەنجاوی عەرەبی و وڵاتانی عەرەبی وەک سعودیا، قەتەر، کوێیت، بەحرەین و ئیمارات و ناوچەکانی دیکە بامان شێوە و لە بەحرێنیش تا ئێستا لە سەرەتای جەنگەوە 84 موشک و 147 درۆنی ئێرانی ئاراستەی وڵاتەکەیان کراوە کەمە زیانی زۆری بۆ وڵاتەکەیانە بێت و سەرجەم وڵاتانی کەنجا و وڵاتانی عەرەبی لەگەڵ ئەمریکا لە سەرەتاوە ڕاگەیەنراوێکیان هەبووە و زیانی زۆریان بەرکەوتووە و باسییان لەوە کردو کە بە تەواوەتی ئیدارەی هێرشەکانەکەن.
بەڵە بەڕێزان جیاوازەوەی کە بە بەردەوامی هێرشەکانی هەردوو لا بۆ سەر یەکتری بەردەوامیان هێنجامە چ لە ناوچە جیاوازەکانی ئیسرائیل بێت یاخود لە ناوچە جیاوازەکانی تاران بکە لە شەوی ڕابردووە چەند شارێکی هەرێمی کوردستان و عێراق کرانە ئامانج و دەنگی تەقینەوەی بەهێزیش لە زۆربەی ناوچەکان بیسرا و دیمەنانی کە ئێستا لەسەر شاشەی کورسانیسەوەی بینن دیمەنی بەرەبانی ئەمڕۆیە کە هێرشکرا سەر بنکەی هێزەکانی ئەمریکا لە ناو فەرماندەی هێزەکانی هەفتەی پێشمەرگە کە کرایەمانج و تەنها زیان بەر کۆگا کەوتووە لە ناو فەرماندەی واتاوانەی کە زانیاریەکان تا ئێستا هەبێت شەوی یاخود بەرەبانی ئەمڕۆ هێرشکراوەتە سەرمنکەی هێزەکانی ئەمریکا لە ناو فەرماندەی هێزەکانی هەفتەی پێشمەرگە و کراوەتە ئامانج و تەنها زیان بەر کۆگایە کەوتووە کە لە ناو فەرماندەیەکە بووە وەگا ئاماژەشم پێکرد شەوی ڕابردوو چەند شارێکی هەرێمی کوردستان و عێراق کرانە ئامانج و دەنگی تەقینەوەی بەهێز لە زۆربەی ناوچەکان بیستراوە و لە درێژەی گرژی ئاڵۆزیەکانی ناوچەکە و لە چوارچەوەی ئەو هێرشە موشکیانی کە ئێران بۆ سەر ئیسرائیل ئەنجامەیات و ئیسرائیلش بە هەمان شێوە و چ هێرشەکان درۆنی بیا خۆموشەکی بێ شەوی ڕابردوو لە هەولێر بە درۆن هێرشکرا سەر هۆتێلی ئەرجان ڕۆتانە و هیچ زیانێکی مادی لێ نەکەوتوەتەوە و لە بەرامبەریشدا لە سلێمانی بنکەی هێزەکانی ئەمریکا لە ناو فەرماندەی هێزەکانی هەفتەی پێشمەرگە کرامانج و تەنها زیان بەر کۆگا کەوتووە کە لە ناو فەرماندەیەکە بووە. و لە بەغدادی هێرشکراسە بنکەی ئاسمانی ڤیکتۆریا کامە یەکەم جار نییە هێرشەکرێتە سەرەوە بنکەیە لە ناو فڕۆکەخانەی نێودوڵەتی بەغدادە و لەلایەن سیستەمی بەرگری ئاسمانی بەغدادە و بەرپەچی هێرشەکان دراوەتەوە و بەپێی سەرچاوەکانیش بە درۆن هێرشکراوەتە سەر فڕۆکەخانەی نێودوڵەتی بەسڕە لە باشووری شاری مووسڵیش دەنگی تەقینەوەی گەورە بیسراوەتە لە درێژەی ئەم شەڕ و ئاڵۆزیانی کە لە نێوان ئیسرائیل و ئێران و ئەمریکا هەیە بە بەردەوامی هێرشی شەکرێتە سەر ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان و عێراقیشەوە کە بە بەردەوامی لە سەرەتای جەنگەوە هێرشەکرا سەر بنکە و بارگا سەربازیەکانی ئەمریکا لە هەولێر و فڕۆکەخانەی نێودوڵەتی هەولێر بەڵام هێرشەکان و هێرشە موشکی و درۆنیەکان لەسەر ناوچە جیاوازەکانی هەولێر زیای کردووە بوو کە دوێنێ شەو بە درۆن هێرشکرا سەر هۆتێلی ئەرجان ڕۆتانە بە پێوزانی یارانێکە هەیە لە ئێستا هیچ زیانێکی مادی لێ نەکەوتوەتەوە تەنها ئەو بۆ کە هێرشەکە بە شێوی هێرشێکی درۆنی بۆ هێرشکراوتە سەر هۆتێلەکە کە هۆتێلی ئەرجان ڕۆتانە بووە لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان و لە بەرامبەریشدا لە بەرامبەرانی ئەمڕۆوە هێرشکرا سەر بنکەی هێزەکانی ئەمریکا لە ناو فەرماندەی هێزەکانی هەفتەی پێشمەرگە و تەنها زیان بەر کۆگایە کەوتووە کە کۆگاکەش لە ناو فەرماندەی هێزەکانی هەفتەیە بووە واتای هیچ زیانێکی نەبووە تەنها زیان بەر ئەو کۆگایە کەوتووە و لەگەڵەوەشدا جیاواز ناوچەکانی هەرێمی کوردستان لە بەغداد و لە عێراق و بەغداد چەند جارێکی هێرشەکرێتە سەر بنکەی ئاسمانی ڤیکتۆریا لە ناو فڕۆکەخانەی نێودوڵەتی بەغداد واتە جاری یەکەم نییە کە هێرشەکرێتە سەر ئەو بنکەیە و چەندین جارە لە سەرەتای جەنگەومە هێرشەکرێتە سەر ئەو بنکەیە و لەلایەن سیستەمی بەرگری ئاسمانیشەوە بەرپەچی هێرشەکان دراونەتەوە تا و هێرشانەی کە کراوەتە سەر بنکەی ئاسمانی ڤیکتۆریا سەرجەمیان بەرپەچی دراوەتەوە و تێکشکێنراوە بەپێی سەرچاوەکانیش بە درۆن هێرشکراوەتە سەر فڕۆکەخانەی نێودوڵەتی بەسڕە ئەمە هەر شەوی ڕابردوو بووە کە ئەم هەموو هێرشە بۆ سەر بەغداد و بە شێوەیەکی گشتی بەسەر عێراق و ناوچەکانی هەرێمی کوردستان هەبووە ئەوە بۆ کە جیاواز لە ئەوەی کە کێرش کراوەتە سەر بنکەی سەربازی ڤیکتۆریا لە فڕۆکەخانەی نێودوڵەتی بەغداد کە لەلایەن سیستەمی بەرگریەوە بەرپەرزراوەتەوە تێشکێنرا بوو ئەوەش بووە کە بە درۆن هێرشکراوەتە سەر فڕۆکەخانەی نێودوڵەتی بەسڕە و لە باشووری شاری مووسڵیش بە هەمان شێوە دەنگی تەقینەوەی بەهێز بیسراوە و شەوی ڕابردوو باڵۆزخانەی ئەمریکا لە بەغدا لە پەیامێکدا باسی لەوە کرد و ڕایگەیاند کە ئەگەریەوە هەیە میلیشیاکانی نزیک لە ئێران هێرش بکەنە سەر ئەو هۆتێلانەی ئەمریکی و بیانیەکانی تێدا بۆی کە بۆ ئەوم بەستەشداوە لە هاوڵاتیانی ئەمریکی و عێراقیەکان ئەمریکی کرد کە عێراق بەجێ بهێڵن یا خۆیان بپارێزن داوەشی لە هاوڵاتیان کرد بە ڕێوەگەی وشکانی خۆیان بگەنە وڵاتانی ئوردن و کوێیت و سعودیە و تورکیا و عێراق بە زووترین کات بەجێ بهێڵن بەوەی کە هیچ زیانێکیان بەرنەکەوێت یاخود لە بەرامبەر سەلامەتی گیانی خۆیان وا باشترە کە عێراق جێبهێڵن ئەو هاوڵاتی ئەمریکانەی کە لەناو عێراقان بە زووترین کات عێراق و عێراق جێبهێڵن و ڕووبکەنە ناوچەکانی دیکە.
و لە بەرامبەردا بافڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان باسی لەوە کردو و ڕاگەنراوی هەبووە کە ئەڵێت هەرێمی کوردستان لە چەندین لاوە هێرش یەکرێتە سەر و حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هێرش ناکەنە سەر ئێران. بافڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بە کەناڵی فۆکس نیوزی ئەمریکی ڕاگەیاندووە بە شێوەیەکی کتوپڕ جەنگەکە دەستی پێکردو هەرێمی کوردستان بە بەردەوامی بردومانەکرێت لە چەندین لاوە و باسی لەوەش کردووە لایەنە کوردیەکانی ئۆپۆزیسیۆنی ئێران لە دەرەوەی خاکی ئێران و لە نزیک سنووری ئەو وڵاتەن و ئۆپراسیۆن ئەنجام نادەن و ئەو جوڵەیەش زیان بە کورد یاخود ئەو جوڵەیە زیان بەخشە بێت بۆ کورد و کورد ئەبێتە بەشێک لەو شەڕە. دەژڵێت دۆناڵد ترامپ کوردی بە شەڕکەرێکی نایاب ناوبردو ئاماژەی بە پاراستنی خەڵکی عێراق لەو شەڕە کردو لە پێشینەی کارەکانە و سوپاسگوزاری خۆی بۆ ئەو ساڵانە دەربڕیەوە کە کورد لەگەڵ هێزە تایبەتەکانی ئەمریکا خزمەتیان کردووە. بافڵ جەلال تاڵەبانی پێی وایە لە ئێستا گۆڕینی دەسەڵات ئەگەرێکی بەهێز نییە و تاران بە توندی بەرگریەکان لە ئێستاە. واتە بافڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان باسی لەوە کردووە کە لە سەرەتای جەنگەوە بە بەردەوامی لە چەندین لاوە هێرشەکرێتە سەر ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان و باسی لەوە کردووە لە ئێستا گۆڕینی دەسەڵات لە ئێرانە کارێکی یاخود بە شێوەیەکی دیکە ئاگەرێکی بەهێز نییە چونکە بە شێوەیەکی زۆر باش و بە شێوەیەکی زۆر توند ئێران بەرگری لە خۆیە کاتوو و بەرپەچی تەواوی ئەو هێرش و موشەکانە ئەو هێرش و موشەکانە یادەوە کە ئەکرێتە سەر ناوچە جیاوازەکانی تاران. بەڵە بەڕێزان بۆ ئەوی کە زانیاری زیاتر لەسەر و هێرشانە وەربگرین کە بە بەردەوامێکرێتە سەر ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان و بە تایبەت هەولێری پایتەختی هەرێمی کوردستان کە لە سەرەتای جەنگەوە چەندین جار هێرش کراوەتە سەر هەولێر و چەند بەشێکی جیاوازی هەولێری گرتوێتەوە بوو کە دوێنێ هێرشێکی درۆنی بۆ سەر هۆتێلی ئەرجان ڕۆتانە لە هەولێر دەستی پێکردوواتە هێرشکرا سەر هۆتێلەکە و کە هیچ زیانێکی لێ نەکەوتەوە بەڵام بۆی کە زانیاری زیاتر بە شێوەیەکی گشتی لەسەر ئەو هێرشانەوە بگن کە ئەکرێتە سەر هەولێر هاوکارم قارەمان جۆهەر ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە بێت و زانیاری زیاترمان پێدات قارەماندینە لای تۆ زانیاری زیاترمان لەسەر و هێرشانە بەرەکە بە شێوەیەکی گشتی ئەکرێتە سەر هەولێر و بەتابەت ئەو هێرشەی کە یاخود ئەو هێرشە درۆنیی کە دوێنێ کرا سەر هۆتێلی ئەرجان ڕۆتانە و باسمان لە زیانەکان بۆ بکای زیانێکی هەبووە یاخود هێرشەکە چۆن بووە فەرموو. بەڵێ سۆم ئێستا من لە بەردەم وتێلی ئەرجان ڕۆتانەم لە شاری هەولێر دیارە پرۆژێکی نیشتە زیێبوونیش بە هەماشەوە دەکەوێتە تەنیشت ئەم هۆتێلە شەوی ڕابردوو دیارە درۆنێک خۆی بە بەشێکی پرۆژەکەدا کێشاوە نی دەکەوێتە دواوەی ئەم پرۆژەیە کە ئێستامە ڕاوەستا کرد دەکەوێتە بەشی پشتەوەی بەهۆی ئەوەی کە هێزی ئەمنی زۆری لێبوو نی ڕێگەیان نەدا لەو بەشەی دواوەی وێنەکان بگوازنەوە بەڵام ئەمە وتێلەکەی و پرۆژەکەی نیشتە جێبوونیش بە هەماشەوە لە تەنیشتی کە 4 تاوەرە نی لە دوێنێ شەو زنجیرەیەک یاخود ژمارەیەک درۆن و موشک ئاراستەی هەولێرکە یەکێک لەو درۆنانە ئێرە بوو کە زەرەر و زیانی گیانی نەبوو زەرەرە مادیەکانیش بەو شێوەیە نییە بەپێ ئەو دیمەنانەی کە لە دوای کەوتنەوەی ئەو درۆنەی کە لەم پرۆژەیە داوە لەگەڵەوەش نێسۆمە دەمە ئاماژە بۆ بکەم لە دوای ئەم هێرشە درۆنیە لە هەولێر هێزە ئەمنیەکان ڕاگەندراوێکی جیاوازتری ئەمە بەراورد بە پێشووتر بڵاوکردەوەش ئەو تایبەت بە دەستگاکانی ڕاگەاندن کە نابێت بە هیچ شێوێک لە شوێنی کەوتنەوەی درۆنەکان یاخود ئەو شوێنانەی کە موشەکەکان ئاراستیان دەکرێت نزیک ببنەوە یاخود ڕووماڵ بکەن و زانیاریەکان بگواستنەوە بۆ پێیکە خۆیان لێکۆڵینەوەکان دەکەن لەگەڵەوەش دوێنێ بە هەماشەوە لە چەند شوێنێکی هەولێر بە تایبەت لە ئاسمانی قوسڵخانەی ئەمریکا لە سەرفڕۆکەخانەی هەولێر بە هەماشەوە چەند جارێک دەنجی تەقینەوە هاتووە درۆن بە ئاسمانی هەولێردا دەسوڕایەوە
لەگەڵەوەش چە شوێنێکی دەوروبەری هەولێریش بە هەمان شێوە دوێنێ شەوکرایە ئاماز بە تایبەت کۆیا دێگەڵا و بەشێک لە ناوچەکانی نزیک لە خەبات کە ئەمانەش وەکو ڕۆژانی ڕابردوش بە هەمان شێوە دەکرانە ئاماز بەڵام تاوەکو ئێستا لێرشەکانی دوێنێەوە تاوەکو ئێستای زەرەر و زیانێکی جانی نەبووە زەرەرمادیەکانیش تەنها و باڵەخانەی کە لە دواوە ئێمێنە تەنیشە ئۆتێلە بەشێکی زیانی بەرکەوتووە بەڵام زیانەکان بۆ شێوەیە نیە وەک باسم کرد سۆمە ینی لە بەرەبیانەوە یاخود لە دوای سعات چوارەوە تاوەکو ئێستا دەنجی درۆن نایە و بە هەمان شێوە زەنجی ئاگادارکردنەوەش لێ نەدراوە لە قوسوخانەی ئەمریکا و لە فڕۆکەخانەی هەولێر بۆ پێیکە لەگەڵ نزیکبوونەوەی هەر درۆنێک یاخود موشکێک ئەو دوو شوێنە زەنجی ئاگادارکردنەوە لێ دەدەن بۆ ئەو کەسانێک کە لە دەوری بەوری ئەو شوێنن لەگەڵەوە شەردوێنێ شەو قوسوخانەی ئەمریکا ڕاگەندراوێکی بەپەلەی بڵاو کردەوەش ئەوە بکات پێویستە ئەمریکیەکان واتە ئەوانەی کە لە ئەمریکانە هاتوونەتە هەولێر لە شوێنی جیاجیا کار دەکەن لە قوسوخانە کار دەکەن لەگەڵ ئەوانەی کە جنسیە یاخود بەڵگەنامەی ئەمریکایان هەیە وەکو هاوڵاتیەشی ئەمریکی بە هەمان شێوە نەچنە هوتێلەکان لە هوتێلەکان نەمێننەوە و تەنانەت باز لەوەش کرا کە هەرێمی کوردستان بەجێ بهێڵن بۆ سەلامەتی گیانی خۆیان بۆی ئەو هێرشە درۆن و موشەچانەی کە دەکرێتە سەربەشێک لە شوێنی مانەوەی هاوڵاتیانی بیانی ئەوەی کە باسم کردسۆمە تاوەکو ئێستا لە بەرەبیانیەوە تاوەکو ئێستا هیچ درۆن و موشکێک ئاراستەی هەولێر نەکراوە لەگەڵ هاتنی هەر زانیاریەک و هەر هێرشێکی موشەکی زانیاریەکانتان بۆ دەگوازینەوە. بەڵێ بێگومان دەست خۆش قارەمان جەوهەر سوپاس بۆی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێر و لەگەڵمان بووی سوپاس بۆ تەواوی زانیاریەکانت بێگومان لە هەر زانیاریەکی نوێ لە کاتەکانی دیکە گەڕێنەوە وڵات. بەڵێ بەڕێزان ئەوەی کە هەیە تا ئێستا هێرش و بەردومانەکانی هەردوو لە و تا ئێران بۆ سەرناوچە جیاوازەکانی ئیسرائیل و بە دیاریکراوی تەل ئەبیب لە شەوی ڕابردۆ و لە بەرەبیانی ئەمڕۆشەوە بۆ سەر تەل ئەبیب هەر بەردەوامی هەیە و دەنگی تەقینەوەی بەهێز لەو ناوچەیە بیسرەوە بە هەمان شێوە ئیسرائیلیش بە سەرناوچە جیاوازەکانی تاران و بە دیاریکراوی ڕۆژاوای تاران لە دوێنێشە و بەرەبیانی ئەمڕۆشەوە بە هەمان شێوە هەر بەردەوامی هەیە و دەنگی تەقینەوە لە ئێستا باز لەواکرێت کە لە کەرەج بیسراوە ئاژانسەکان بڵیان کردوێتەوە و ئاژانسی تەسنیم بڵاوی کردوێتەوە کە دەنگی تەقینەوە لە ئیمارات و لە بەحرینیش بە هەمان شێوە بیسرێکەمە هێرشەکانی ئێرانە بۆ سە بنکە و بارگا جیاوازەکانی یاخۆ بنکە و بارگا سەربازیەکانی ئەمریکا لە ناوچەکانی وڵاتانی کەنجاوی عەرەبی وڵاتانی عەرەبی و بە عێراق و بەهرێمی کوردستانی شەوە کە وەک هاوکارم ئاماژەی پێکرد قارەمان کە بە شێوەیەکی گشتی لە سەرەتای جەنگی نێوان ئیسرائیل و ئەمریکا و ئێرانەوە بەردەوامی هێرشەکرێتە سەر هەولێر هێرشەکرێتە سەر بنکە و بارگا سەربازیەکانی ئەمریکا لە هەولێر و لەگەڵ فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێریش بە هەمان شێواکرێت ئامانج و چەند شوێنێکی دیکەی هەولێریشی گرتوێتەوە وکەوە بووکە دوێنێ شەو هێرشکرا سەرەوە هۆتێلە بەڵام خۆشبەختانە هیچ زیانێکی نەبووە تەنهاوە بۆ هێرشەکە هێرشێکی درۆنی بووە و لە بەشێکی هۆتێلەکە کەوتووە و وەک ئەو زانیاریانە هەیە و کە باسی لێوەکرێت چەندین هێرش کە زیاتر لە 100 هێرش لە سەرەتای جەنگەوە کراوەتە سەر هەولێر بەڵام تەنها یەک دوو دانە لەو هێرشانە توانین کە بڵین یاخود لە سەرەتای جەنگەوە یەک هێرشیان بوو کە کەوتە ناو فڕۆکەخانەی یاخود ئامانجی خۆی پێکاویش ناو فڕۆکەخانەی هەولێرا بوو و ئەوەی دوێنێ شەویش بوو کە هێرش کرا سەر هۆتێلەکە لە هەولێر بەڵام لە سەرەتای جەنگە و تا ئێستا هیچ هێرشێکی دیکە ئامانجەکەی خۆی لە ناو هەولێران نەپێکاوە و هەمویان لە ئاسمانی شاری هەولێر بەرپەرجراونەوە و تێکشەکەێنراون ئەوەی کە هەبووە تەنها پارچە ئەو هێرشە موشکی و درۆنیانە بووە کە کەوتونەتە خوارە و زیانی بەر ئۆتۆمبیلی هەندێک لە هاوڵاتیان و ماڵی هەندێک لە هاوڵاتیان گەیاندووە و ڕاگەیەنراوێکیش بڵاو کرایەوە لە ئەمبەرگری شارستانی تا هەولێرەوە باز لەوە کراکە بە هیچ شێوەیەک ئەو پارچە درۆن و موشەکانی کە بەرپەرجراونەتەوە یاخود ئەو موشەکانی کە بەرپەرجراونەتەوە لە ئاسمانی شاری هەولێردا ئەو پارچانێک کاکەونە سەرزەوی بە هیچ شێوەیەک پێویستە هاوڵاتیان لی نزیک نەکەونەوە و دەستی لێوەنەدەن چکە ڕەنگە بەشێکیان لەو موشک و درۆنانە نەتەقیبنەوە لە کاتێکدا کە هاوڵاتیان دەستی لێدەن بتەقنەوە ئەو زیانیان پێ بگەێنێت وە کارەساتی لێ بکەوێتەوە بۆیە باشتر وایە کە هاوڵاتیان خۆیان بە دوور بگرن لەو پارچە موشک و درۆنانی کە کەوتونەتە سەر
زەوی لە هەر شوێنێکی هەولێر بێت بۆی کە زیانیان پێنەگات وە ژیانیان سەلامەت و پارێزراو بێت و لەگەڵەوەشدا دوێنێم یاخۆ بەرەبانی ئەمڕۆ هێرشکرا سەر بنکە هێزەکانی ئەمریکا لە ناو فەرماندەیی هێزەکانی هەفتە لە سنووری سلێمانیە خو لە شاری سلێمانیە کە وەک باسی لێوەکرێت بە هەماشەوە هیچ زیانێکی نەبووە تەنها زیان بەر کۆگایە کەوتووە کۆیش لە ناو هێزەکانی فەرماندەی هێزەکانی هەفتای ناو فەرماندەییا بووە تەنها زیان بەر کۆگاکە کەوتوو هیچ زیانێکی دیکەی نەبووە ئەوە بوو کە لە بەرەبانی ئەمڕۆ هێرشکرایە سەر ئەوە و بە هەمان شێوە لە ئێستا بە بەردەوامی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ناوچە جیاوازەکانی تاران هەر بەردەوامی و دەنگی تەقینەوە لە ناوچە جیاوازەکانی تاران بیسرە و میدیاکانی ئێران بڵاویان کردوتەوە کە فڕۆکەخانەی میهرئاباد لە تاران بردومان کراوە و دەنگی تەقینەوە لە چەند شوێنێکی دیکە بیسرە و بە هەمان شێوە ئێرانی شێرشەکاتە سەر بنکە و پێگە سەربازیەکانی ئەمریکا لە وڵاتانی کەنداوی عەرەبی و وڵاتانی کەندا و وڵاتانی عەرەبیش بە هەمان شێوە کە دەنگی تەقینەوە لە کۆیت بیسراوە و ئەو وێنانی کە ئێستا لەسەر شاشەی کورسانی وسەوە بینن یاخۆ دیمەنانی کە بینن هەمویان دیمەنی ڕاستەوخۆن کە بەیروتمان هەیە تەل ئەبیبمان هەیە و گەروی هورمزمان هەیە کامانە گشتیان دیمەنی ڕاستەوخۆن و قودسیشمانە هەیە بە هەمان شێوە وەکە بینین کە لە ئێستا لە تەل ئەبیب هێمنێکی پێوە دیارە لە ئێستا کەشەکەی ئەمە لە کاتێکدا کە بە بەردەوامی هێرشەکانی ئێران بۆ سەر ناوچە جیاوازەکانی تەل ئەبیب و ناوچە جیاوازەکانی ئیسرائیل بەردەوامیە بە تایبەتی تەل ئەبیب کە یەکێکە لە شارە گەورەکانی ئیسرائیل بە بەردەوامی هێرشێکرێتە سەر و لە دوێنێ شەویشەوە بە بەردەوامی هێرشەکانی ئێران بۆ سەر ناوچەکانی تەل ئەبیب و ناوچە جیاوازەکانی ئیسرائیل هەر بەردەوامی هەبوو هێرشەکان نەوەستێنراون بەڵام وەی کە ئێستا و لەم کاتێ ئێستا ئەیبینین لە ئێستا ئاسمانی تەل ئەبیب هێمنێکی پێوە دیارە و ئەگەر هێرشش بکرێتە سەر تەل ئەبیب ئەوە هەر لە ئاسمانی تەل ئەبیبە تێکەشکێنرێت و بەرپەچێدرێتەوە وەتا هیچ زیانێکی نابێت بۆ ناوچەکە و لەگەڵەوەشدا گەروی هورمزمان هەیە کە لە ئێستا گەڕۆکەش بە هەمان شێوە هێمنێکی پێوە دیارە و هەموو جموجۆڵێکی کەشتی لە گەروی هورمز ڕاگیراوە ئەوەی کە بینین ئێستا لە دیمەنەکان ڕاستەوخۆیە و هێمنێکی پێوە دیارە قودسیش بە هەمان شێوە بەو شێوەی تەل ئەبیب و گەروی هورمزە لە ئێستا بینین کە ئاسمانەکەی ڕوونە و هیچ دووکەڵێکی پێوە نابینرە لە قودس واتە دیارە لە ئێستا هێرشەکان بۆ سەر قودس ڕاگیراوە و بە هەمان شێوەی تەل ئەبیب ئەگەر هێرش بکرێتە سەر قودسیش ئەوە هەر لە ئاسمانی شارەکە تێکەشکێنرێت و بەرپەچێدرێتەوە بەیروتمان هەیە بەیروت ئەبینین کە لە دوو شوێنی جیاوازەوە دیمەنەکانمان هەیە ئەبینین کە لە هەردوو شوێنەکەەوە دووکەڵ بەرز بووەتەوە و دووکەڵانێکی بینین هەست پێچە کە تازە بن واتە لە ئێستا هێرشکرا بێتە سەر بەیروت واتە باشووری لوبنان بە دیاریکراوی چونکە وەگاماژەم پێکرد بوو کە و ناوچانە حیزبوڵای لوبنانی لێ و حیزبوڵای لوبنانیش لە ئێستا بە ڕسمی بەشداری لە جەنگەکە کردووە ئەمە وای کردووە کە بە بەردەوامی ئیسرائیل هێرش بکاتە سەر ئەو ناوچانی کە حیزبوڵای لوبنانی لێ و بە تایبەتی باشووری لوبنان کە لە سەرەتای جەنگەوە و بە دیاریکراوی لە دووەم ڕۆژ بۆ سێم ڕۆژی جەنگەوە کە حیزبوڵای لوبنان بەشداری لە جەنگەکە کرد ئەوە بوو کە هێرشی کردە سەر ئیسرائیل و زیانێکی زۆری بە ئیسرائیل گیان و ئیسرائیلیش لە بەرامبەر باسی لەوە کرد و بڵاوی کردەوە کە ئەوان بێدەنگ نابن بەرامبەر بە هێرشانی کاکرێتە سەریان بەتایبەت لەلایەن حیزبوڵای لوبنانەوە بوو هەر لە دوا بەدوای ئەوەی کە هێرشەکانی حیزبوڵای لوبنان بۆ سەر ئیسرائیل دەستی پێکرد حیزبوڵای لوبنانیش هێرشەکانی دووبارە دەست پێکردەوە لەو کاتەوە تا ئێستا بە بەردەوامی هێرشەکاتە سەر ناوچە جیاوازەکانی باشووری لوبنان و بەتایبەت ئەو بەشانەیە خۆ و ناوچانێک کە حیزبوڵای لوبنانی لێ ئەنجا ئەو دیمەنانێکی ئێستای بینن لە دوو بەشی جیاوازی بەیروتەوەی کە هەردوو شوێنەکە ئەیبینین کە دووکەڵی لێ بەرز بووەتەوە و دووکەڵەکەش پێچە تازە بێ و تازە هێرشکرا بێتە سەریان ئەوەیە کە بە تەواوەتی دووکەڵ ئاسمانی شارەکەی گرتووەتەوە و ناوچەکەی گرتووەتەوە کە وەگاماژە پێکرد بە تایبەت باشووری لوبنانە کە ئەو ناوچانن کە حیزبوڵای لوبنانی لێیە جا بە بەردەوامی هێرشەکان یاخود هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ناوچە جیاوازەکانی ئێران بەردەوامیە ئەوەی کە باسی لەوە کرا لە بەرەبانی ئەمڕۆ
میدیاکانی ئێران باسییان لەوە کردووە کە فڕۆکەخانەی میهر ئاباد لە تاران بردومان کراوە و لەگەڵەوەشدا گروپێکی سپای پاسدارانیش لە تاران بردومان کراوە و هەروەها مەیدانی ئازادیش لە تاران لە ئێستا هەر بردومان کراوە و ئاژانسەکان باسییان لەوە کردووە کە دەنگی تەقینەوە لە کەرەجیش بیسراوە. و نوێترین زانیارەکانەوەمان پێڵێن کە نوێنەری ئێران لە ئەنجومەنی ئاسایش باسی لەوە کردووە تا ئێستا 180 منداڵ بەهۆی هێرشەکانەوە گیانیان لەدەستداوە. مەتەنها ئاماری مناڵانە کە بڵاو کراوەتەوە کە 180 منداڵ بەهۆی هێرشەکانەوە گیانیان لەدەستداوە و وەزیری جەنگی ئەمریکاش باسی لەوە کردووە کە سێمین کەشتی جەنگی جۆرج بۆش بەرەو ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاست بەڕێکراوە و ئیسماعیل بەقایی بۆ نەتەوەی گرتووەکان باسی لەوە کردووە لەم جەنگەدا بێلایەن بن و میدیای ئیسرائیل باسی لەوە کردووە بەوەی هێرشەکانی شەوی ڕابردوو ئێرانەوە 35 کەس بریندار بوون بەڵام ئەوە بۆ کە نوێنەری ئێران لە ئەنجومەنی ئاسایش باسی لەوە کردووە لە سەرەتای جەنگەوە تا ئێستا 180 منداڵ بەوەی هێرشەکانەوە گیانیان لەدەستداوە. جا ئەمریکا لەگەڵ کۆریای باشوور لە گفتوگۆدا بۆ ئەوەی کە بەشێک لەو سیستەمە بەرگریەی لە کۆریا جێگیر کراون بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستی بگوازنەوە. چۆ هیون کە وەزیری دەرەوەی کۆریای باشوورە ڕایگەیاندووە لەگەڵ ئەمریکا سەرقاڵی گفتوگۆن بەمبەستی گواستنەوەی بەشێک لە سیستەمی بەرگری وڵاتەکان بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەپێی راپۆرتی ڕۆژنامەی چۆسون دەیلی کۆریای باشوور سیستەمی بەرگریە و وڵاتە کە پاتریۆت و وتادی ئەمریکیە پێشتر لە واشنتۆنیان کڕیەوە و لە وڵاتەکانە جێگیریان کردووە. هەر بەپێی ڕۆژنامەکە و لێدوانەکانی پێشووی وەزیری دەرەوەی کۆریای باشوور کە چاوەڕوانەکرێت لەگەڵ گواستنەوەی سیستەمە بەرگریەکەدا بەشێک لە کەرەستە و پێداویستی جەنگی دیکەش بگوازنەوە لەوانش فڕۆکەی سێخوڕی و چاودێری. پێشتریش لە هێرشەکەی مانگی 6 ساڵی ڕابردوو کە هێرشی ئەمریکا و ئیسرائیل بوو بۆ سەر ئێران ئەمریکا لە کۆی 8 سیستەمی بەرگری پاتریۆت لە کۆریای باشوور سێ سیستەمی گواستنەوەی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و یاخۆ سیانی گواستەوە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دواتر لە مانگی دەدا گەڕاندیەوە بۆ کۆریای باکوور بەڵام ئێستا داوا لە کۆریای باکوورە کاتەوە کە ئەو سیستەمە بەرگریانە دووبارە بگوازێتەوە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست مەبەستی بەرگریکردن. لەسەر داوای ترامپ و وڵاتانی کەنجاو ئۆکراین ئامادەی نیشانداوە بۆ هاوکاریکردنی ئەمریکا لە تێکشکاندن و خستنە خوارەوەی درۆنەکانی ئێراندا. ڤۆلۆدیمیر زێلێنسکی کە سەرۆکی ئۆکراینە باسی لەوە کردووە کە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا و وڵاتانی کەنجاو داوایان لە ئۆکراین کردووە کە هاوکاری ئەمریکا بکەن بۆ تێکشکاندن و خستنە خوارەوەی درۆنەکانی ئێران و باسی لەوەش کردووە داواکاریەکەی ترامپ وڵاتانی کەنداوی قبوڵ کردووە و فەرمانی کردووە بەدابینکردنی سەرجەم پێداویستیەکان بۆ جێبەجێکردنی ئەو داواکاریەی کە وڵاتانی کەنجاوی عەرەبی و دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکاش داوای لێ کردووە. ڕێنمایشی داوە بەناردنی پسپۆڕانی بواری درۆنی ئۆکراین بۆ ئەمریکا بۆی هاوکاری ئەو وڵاتە بکەن لە شەڕی دژ بە ئێراندا. زێلێنسکی جەختێکی کردوێتەوە ئۆکراین هاوکاری ئەو هاوبەشانە ئاکات کە ئاسایش و ئارامی بۆ گەلی ئۆکراین دابیێنەکەن. و باسی لەوەش کردووە لە پرسراوانی کێڤ توانیویانە میکانیزم و شێوازێک بۆ خستنە خوارەوەی درۆنی ئێرانی پەرە پێ بدەن کە بەش بە سیستەمی بەرگری پاتریۆت و موشک نابەستێت و توێچوویەکی کەمیشیان هەیە. ئەوەش زیانە گیانی و مادیەکان بە شێوەیەکی بەرچاو بۆ ئەمریکا و وڵاتانی کەنجاویش کەمەکاتەوە. حکوومەتی ئیماراتی ژاشکرای کردووە کە تەنها لە ڕۆژی هەینیدا واتە دوێنێ 112 درۆن لەلایەن ئێرانەوە ڕاستی وڵاتەکەی کراوە و 109یان خراونەتە خوارەوە. وەزارەتی بەرگری ئیمارات ئامارێکی لەبارەی هێرشەکانی ئێرانەوە بەسە وڵاتەکەی بڵاو کردووە و ئاماژەی بۆ کردووە کە تەنها ڕۆژی هەینی لە کۆی 112 درۆن کە لەلایەن ئێرانەوە ئاڕاستی وڵاتەکەی کراوە 109 درۆن خراونەتە خوارەوە. واتە ئەمە تەنها ڕۆژی هەینی بووە تا لە سەرەتای جەنگەوە نەبووە و سێ درۆنیش لە ناو خاکی ئیمارات کەوتونەتە خوارەوە. دەژڵێت لە سەرەتای هێرشەکانەوە تا ئێستا ئێران 1184 درۆنی ئاڕاستی ئیمارات کردو و 1110یان تێکشکێنراوە. لە بەشێکی دیکەی ڕاگەیەنراوەکە داهاتووە لە سەرەتای هێرشەکانەوە تا ئێستا ئێران 205 موشکی ئاڕاستەی ئیمارات کردووە و 109 موشکیان تێکشکێنراون. جگە لەوە
هەشت موشکی کروزیش ئاراستە کراون و سەررجام ئەو موشکە کروزانی کە ئاراستەیان کراون تێکشکێنراون و بەرپەرجراونەتەوە. جێگیری وەزیری دەرەوە ئێرانیش هۆشداریە داچە وڵاتانی ئەوروپا وڵات وریابن لە شەڕی دژی ئێران تێوە نەگلێن. ماجی تەخت ڕەوانچی کە جێگیری وەزیری دەرەوە ئێرانە باسی لەوە کردووە پێشتر وڵاتانی ئەوروپا و هەموو لایەکیان ئاگادار کردوتەوە کە پێویستە وریابن و لەم شەڕەی دژی ئێران کە دەست پێکراوە تێوە نەگلێن و هەر وڵاتێکیش لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل دژی ئێران بوەسێت ئەوە کرێتە ئامانج و تۆڵاسێنەوە. جێگیری وەزیری دەرەوە ئێران لەبارەی دانوستانیش لەگەڵ ئەمریکا باسی لەوە کردووە کە لە پرسراوانی وڵاتەکەی بەنیداسپاکیەوە دانوستان لەگەڵ ئەمریکاکەن و دوایی خولی دانوستانی ڕابردوش لە ژنێف سەرکەوتوو بوو تا ئەو کاتی کە ئەمریکا بە هاوکاری ئیسرائیل هێرشی بۆ سەر ئێران دەست پێ کرد. واتە لە کاتی دانوستانەکانە بوو کە ئێران و یاخود ئێران و ئیسرائیل و ئەمریکا هێرشیان کردە سەر ئێران و لە هەمان کاتدا لە حوزەیرانی ساڵی ڕابردوشدا بە هەمان شێوە هەر لە کاتی دانوستانەکانە بوو کە ئیسرائیل و ئەمریکا هێرشیان کردە سەر. واتە سێ خولی دانوستانەکان بەڕێوە چوو بوو و چاوەڕێی چوارەم خولی دانوستانەکانە کراکە بڕیار بوو پێنجشەممەی هەفتەی ڕابردوو ئەنجام بدرێت بەڵام ئەوە بوو پێش ئەوەی کە بکاتە وادەی خۆی ئیسرائیل و ئەمریکا هێرشیان کردە سەر ئێران. سەدان کەسیش لە ئێرانەوە ڕێگەی وشکانیان گرتووە دەبەر و خۆیان گەیاندۆتە سنووری تورکیا و باز لەواکەن کە بۆردومانەکان فشاری دەرونی زۆریان لەسەر دروست ئاکات و زیانی زۆر بەر شوێنەکانی نیشتەجێبوون و گەڕۆک و نەخۆشخانەکان کەوتووە بۆی کە ژیانی خۆیان سەلامت بێت و زیانیان بەرنەکەوێت بە ڕێگەی وشکانی خۆیان گەیاندۆتە سەر سنوورەکانی تورکیا. سەدان هاوڵاتی ئێرانین کە لە ڕێی وشکانیەوە سنوورەکانیان بەرەو تورکیا تێپەڕاندووە. ئەو هاوڵاتیانە لە ترسی بۆردومانەکان و بەردەوامی شەڕی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران ڕویان لە تورکیا کردووە. لە ڕووی دەرونیەوە هەمووان لەژێر فشاردان چونکە خەڵکی ئەوێ ڕۆژانە تووشی نیگەرانی و دوودڵی دەبن. لەگەڵەوەشدا هەمووان گەشتبین و هیوایان هەیە. لە نێو ئەوانەی خۆیان گەیاندۆتە تورکیا خوێندکار و خەڵکی عێراق و تورکیا و چین و وڵاتانی تر هەن. زۆربەیان دەڵێن ئێستا دڵخۆشن کە لەو ڕەوشە مەترسیدارە ڕزگاریان بووە. بەشێکیشیان دەڵێن بۆردومانکردن چارەسەر نییە بۆ ئێران. زۆر کێشەیە لەوێ چونکە ئەمریکا و ئیسرائیل بەردەوام هێرش دەکەن بەڵام من پشتیوانی ئێرانم بۆیە وڵاتەکەش بەجێ دەهێڵم چونکە لە وڵاتێکی تر کار دەکەم. لە تاران هێرش کراوەتە سەر نەخۆشخانەیەک نازانم نەخۆشخانە بۆ چونکە شوێنێکی زۆر گرنگە. میدیاکانی ئێرانیش بڵاویان کردوتەوە ژمارەیەک نەخۆشخانە و بینەی نیشتەجێبوون و گەڕک بۆردومانکراون و زیانی زۆریان پێگەیشتووە. سەرۆکی ڕێکخراوی پەرستارانی ئێرانیش مۆڵەتی پەرستارانی هەڵوەشاندۆتەوە و داوای لێکردوون بگەڕێنەوە سەرکار. ئێران باسی لەوە کردووە کە گەروی هورمزیان دانەخستووە بەڵام لە ئێستادا ڕێڕەوێکی پارێزراوی نییە بۆ هاتوچۆکردن. چینی شەوڵەدا کە ئێران ڕازی بکە بۆ تێپەڕێنی کەشتیە نەوتەڵگرەکانی قەتەر بۆ گەروی هورمزدا. وتەبێژی سوپای ئێران باسی لەوە کردووە کە تا ئێستا هیچ بڕیارێک نییە بۆ داخستنی گەروی هورمز و دایان نەخستووە. بەڵام لە ئێستادا ڕێڕەوێکی پارێزراویان نییە بۆ هاتوچۆی کەشتیە بازرگانیەکان و ئاماژەشیان بۆ کردو کە ئێران خراوەتە جەنگێکەوە کە نەیویستووە و بە ئامانجگرتنی بنکەکانی ئەمریکاش لە ناوچەکە مانای ئەوە نییە شەڕیان لە دژی وڵاتان ڕاگەیاند بێت. سوپای ئێران باسی لەوەش کردووە لە ڕۆژانی داهاتوودا چەکی نوێ لە دژی ئەمریکا و ئیسرائیل بەکارەهێنن و ئاژانسی ڕۆیتەرزیش بڵاوی کردوێتەوە حکوومەتی چین لە گفتوگۆدا لەگەڵ ئێران بۆ ئەوەی ڕازی بکات کەشتیە نەوتەڵگراکانی قەتەر کە نەوتی خاو و غازی سروشتیان هەڵگرتووە با گەروی هورمزدا تێبپەڕن.
فەڕەنساش گیرخواردنی 6 کەشتی وڵاتەکەی لە گەروی هورمز ڕاگەیاندو و هەوڵشەدا لە ڕێگەی هاوپەیمانیەکەوە هاتوچۆی دەریایی موسۆگەر بکات. فلیپ تابارۆ کە وەزیری گواستنەوەی فەڕەنسا باسی لەوە کردووە لە سەرەتای دەستپێکردنی هێرشەکانی بۆ سەر ئێران و داخستنی گەروی هورمز لەلایەن سوپای پاسدارانەوە 6 کەشتی فەڕەنسا لە گەروی هورمز گیریان خواردووە و باسی لەوەش کردووە جگە لە کەشتیەکانی گەروی هورمز 8 کەشتی دیکەی فەڕەنسا لە دەریای سوورگیریان خواردووە بەڵام تا ئێستا پەیوەندیان لەگەڵ کەشتیوانەکاندا هەر بەردەوامی هەیە. تابارۆ ڕاشی گەیاندووە پاریس هەوڵەدا پشتیوانی کۆ بکاتەوە بۆ دروستکردنی هاوپەیمانێکی نێودەوڵەتی وەتە سەبەرکردنی هاتوچۆی دەریایی لە ناوچەکەیە. نەتەوەی گرتوەکانیش هۆشداریە داد لە مەترسی درێژەکێشانی شەڕی ئێران و داواژ لە وڵاتانی ناوچەکەکات هەل بۆ بەدیهێنانی ئاشتی بڕەخسێنن. ڕێکخراوی نەتەوەیە گرتوەکان لە ڕاگەیەنراوێکدا کە تایبەت بە شەڕی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێران هۆشداری داوە لە زیانەکانی درێژەکێشانی ئەو شەڕ و ڕایگەیاندووە کە قەیرانی مرۆیی گەورەی لەیەکەوێتەوە و پێویستە بە زوویی شەڕ لە ناوچەکەی ڕابگیرێت. ڤۆلکەر تورک کۆمیسیاری باڵای نەتەوەی گرتووەکانیش بۆ مافی مرۆڤ باسی لەوە کردووە پێویستە بە وردی و بەڕوونی لە کۆڵینەوە لە بۆردومانکردنی خوێندنگەیەک لە شاری میناب لە ئێران بکرێت کە لەلایەن ئەمریکاوە کرای ئامانج و ئاماژەی بۆش کردووە پێویستە جیهان و وڵاتانی ناوچەکە بە خێرایی کۆتایی بە ململانیەکان بهێن و هەل بۆ بەدیهێنانی ئاشتی بڕەخسێن و لایەنە شەڕکەرەکانیش زیاتردان بخۆیانە بگرن و دوور بکەنەوە لە مەترسی و وێرانکاریانەی کە هاوڵاتیانی مەدەنی ئەکاتە ئامانج. ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا پشتیوانی لە بڕیاری ترامپ و هێرشکردنە سەر ئێرانەکات و پرۆژە یاسایەکی تایبەت بە ڕاگررتنی شەڕیش ڕەتەکاتەوە. ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا 219 دەنگی بەڵێ بەرامبەر بە 212 دەنگی نەخێر پرۆژە یاسایەکی دیموکراتەکانی لەبارەی سنوردارکردنی دەسەڵاتەکانی سەرۆکی ئەمریکا لە جەنگی ئێراندا ڕەت کردەوە کە تیایدا داوا کرابوو ئیدارەی ئەمریکا بەر لە ئەنجامدانی هەر کارێک دژ بە ئێران ڕەزامەندی لە کۆنگرێز وەربگرێت. دوێنێش ئەنجومەنی پیرانی ئەمریکا بە 53 دەنگی بەڵێ بەرامبەر بە 47 دەنگی نەخێر پرۆژە یاساکەی ڕەت کردەوە و ڕەتکردنەوەی پرۆژە یاساکەش ناڕزایی دیموکراتەکانی لێکەوتوێتەوە و باز لەواکەن کە دەست لە پرۆژە یاساکە هەڵناگرن بە تایبەتی ئەگەر شەڕی دژی ئێران چەند هەفتەیەک بخاوێنێت چونکە زیان بە ئەمریکا و توانای سەربازیە گەێنێت. بەپێی ڕاپرسێکی ئاژانسی ڕۆیتەرز و پێگەی ئەکسیۆسی ئەمریکیش لە هەر 4 ئەمریکیەک سیانیان دژ بە شەڕی ئێرانن. ئەمریکا هەڕەشەی چڕترکردنەوەی هێرشەکانی بۆ سەر ئێرانەکات و سنتیکۆمی شەباز لەواکە کە ئێران بە ڕێژەی لە 90 توانای هەڵدانی موشەکی کەم بووەتەوە. پێت هێگس کە وەزیری جەنگی ئەمریکا باسی لەوە کردووە هێشتا لە سەرەتای هێرشەکاندا بۆ سەر ئێران و دەتوانن بە کۆکردنەوەی توانە سەربازیەکانیان لەگەڵ ئیسرائیلدا هێرشەکانیان چەندین هێندەی ئێستا چڕتر بکەنەوە و تووشێتی هێشتا هیچی ئەوتۆ نەکرا و بابەتی زۆر ماوە ڕوو بدەن. براد کوپەر کە فەرماندەی ناوەندی هێزەکانی ئەمریکاش کە ناسراوە بە سنتیکۆم ڕایگەیاندووە تەنها لە 72 ساعتی ڕابردوودا 200 ئامانجیان لە ناوەڕاستی ئێرانا پێکاو بە فڕۆکەی جۆری بیت و ژێرخانی موشکی ئەو وڵاتیان کردوتە ئامانج و باسی لەوەش کردووە توانە موشکەکانی ئێران بەراورد بە ڕۆژی یەکەمی شەڕ بە ڕێژەی لە سایان 90 لە ئێستا کەم بووەتەوە. Iran is hoping that we cannot sustain this. ئێران هیواخوازە ئێمە نەتوانین بەردەوامی بەم شەڕە بدەین. ئەوەش بەڕاستی لێکدانەوەکی هەڵی سوپای پاسدارانە. ئەگەر پێتان وایە شتێکتان بینیوە چاوەڕێ بکەن. هێشتا شتی زۆر ماوەڕوو بدات. ئێمە دەتوانین هێرشەکانمان بۆ سەر ئێران چەندین هێندەی ئێستا زیاتر بکەین. بە تایبەتی ئەگەر توانەکانی ئێمە و ئیسرائیل کۆ بکرێتەوە.
In just the last 72 hours, America's bomber force has struck. تەنها لە 72 ساعتی ڕابردوودا نزیکەی 200 ئاماژمان لە ناوڕاستی ئێراندا پێکاوە بە تایبەت لە تاران. تەنها لە چەند ساعتی ڕابردووشدا فڕۆکە جەنگیەکانی جۆری B2 ژێرخانی موشەکە بالیستیەکانی ئێرانیان کردوتە ئامانج. ئێستا توانە موشەکەکانی ئێران بەراورد بە یەکەم ڕۆژی شەڕ بە ڕێژەی لە 90 دابەزیوە و توانای فڕۆکە بێفڕۆکەوانەکانیشی بە ڕێژەی لە 83 دابەزیوە. هێرشەکانیشمان بۆ سەر توانە دەریایەکانی ئێران چڕ کردوتەوە. Since day one. Having said this, we remain. سەرۆکۆماری ئێرانیش باسی لەوە کردووە کە چەند وڵاتێک هەوڵەکانیان بۆ نێوەندگیری و ڕاگررتنی شەڕ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەست پێ کردووە. مەسعود پزیشکیان لە نوێترین لێدوانیدا و لێترین بڵاوکراوەیدا لە تۆڕی کۆمەڵاتی یەکس بڵاوی کردوتەوە کە پابندن بە ئاشتێکی بەردەوام لە ناوچەکە و درێغیژ ناکەن لە پاراستنی کەرامەت و سەروەری ئێران و بە هەر شێوەیەک بێت ئەمە و دەژڵێت چەند وڵاتێک هەوڵەکانیان بۆ نێوەندگیری و ڕاگررتنی شەڕ دەست پێ کردو دەبێت ئامانجی نێوەندگیران گفتوگۆ بێت لەگەڵ ئەو لایەنانەی خەڵکی ئێرانیان بەکەم سیر کردو و شەڕیان دەست پێ کردووە. لە بەرامبەر هێرشەکانی ئێرانیش بۆ سە وڵاتەکەی ئیمارات بلۆکردنی سەرۆت و سامانی ئێران لە وڵاتەکەی تاوتوێکە کە بەدەیان ملیاران دۆلارە خەمڵێنرێت. ئاژانسی ڕۆیتەرز بڵاوی کردوتەوە کە دەسەڵاتدارانی ئیمارات لە بەرامبەر هێرشەکانی چەند ڕۆژی ڕابردووی ئێران بۆ سە وڵاتەکەیان بلۆکردنی سەرۆت و سامانی ئێران لە ئیمارات تاوتوێکن کە لە ڕێگەی تۆڕێکی کۆمپانیای سێبەر و ساختەوە ئێران دەگەیەنێت با بانکەکانی جیهان و دۆلار. ئاماژەی بۆش کردووە سەرۆت و سامانی ئێران لە ئیمارات بەدەیان ملیار دۆلارە خەمڵێنێت و بلۆکردنی ئەو سەرۆت و سامانش لەلایەن ئیماراتەوە دەبێتە هۆی سنووردارکردنی سەرچاو ئابوووریەکانی ئێران. و لە لایەکی دیکەشەوە ئاژانسی ڕۆیتەرز باسی لەوەش کردو ئەگەر ئیمارات بڕیاری بلۆکردنی سەرۆت و سامانی ئێران بدات لەو کۆمپانیانەوە دەست پێکا کە نزیکن لە سوپای پازدارانەوە. و باسی لەوەش کردو ئیمارات جگە لە بلۆکردنی سەرۆت و سامانی ئێران بیر لە دەست بەسەرداگرتنی کەشتە بازرگانیەکانی ئەو وڵاتەش لە ئاوەکانی کەندا و ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکاتەوە مە لە کاتێکدا لە سەرەتای جەنگەوە بە بەردەوامی ئیمارات هۆشداری ئەوە و لێدوانی ئەویان هەبوو کە باسییان لەوە کردبوو کە پێویستە هێرشەکانی ئێران بۆ سەر ئیمارات ڕابگیرێت چونکە مەزیانی زۆر بەر ئیمارات و ناوچەکانی دیکەی وڵاتانی کەنداوی عەرەب بەگەێنێت. ئەگەر بێت و هێرشەکانی ئێران بۆ سەر ئیمارات ڕانەگیرێت ئەوە هەڵوێستی خۆیانە بێت و ئەوانیش بە هەمان شێوە واکەن کە زیان بە ئێران بگەێنێت ئەویش کە بڕیاری بلۆکردنی سەرۆت و سامانی ئێرانەکە لە ئێستا تاوتوی ئەوواکەن کە بڕیاری بلۆکردنی سەرۆت و سامانی ئێران بدەن و لە کۆمپانیانە شۆ دەست پێ بکە کە نزیکن لە سوپای پازدارانی ئێرانەوە وەک هێرشێک یاخۆ وەک وەڵامدانەوەیەک بۆ هێرشەکانی ئێران بۆ سەر ئیمارات و ناوچەکانی دیکەی وڵاتانی کەنداوی عەرەبی. پۆلیسی لەندەنیش 4 کەسی بە تۆمەتی سیخوڕیکردن بۆ ئێران دەستگیر کردووە کە چاودێری چەند شوێنێکی کۆمەڵگەی جوولەکەیان کردووە. هێڵن فلانگان کە فەرماندەی پۆلیسی لەندەنە بڵاوی کردوێتەوە لە ناوچەی بارنتی باکووری لەندەن هێزەکانی پۆلیس 4 کەسیان بە تۆمەتی سیخوڕیکردن دەستگیر کردووە کە تەمەنیان لە نێوان 22 بۆ 55 ساڵیدا ئەوە لە نزیکەوە چاودێری چەند شوێنێکی کۆمەڵگەی جوولەکانی کردووە. باسی لەوەش کردووە ئەو 4 کەسی کە دەستگیر کراون سییانیان هەڵگری ناسنامەی ئێرانی و بەریتانین و ئەوەی دیکەشیان تەنها هەڵگری ناسنامەی ئێرانیە. فەرماندەی پۆلیسی لەندەن ڕاشی گەیاندووە دەستگیرکردنی ئەو 4 کەسە لە چوارچێوەی لێکۆڵینەوەیەکی فراوانی پۆلیسیدا بۆ بەرەنگاربوونەوەی هەڕەشەی سەر کۆمەڵەی جووەکان کە 6 کەسی دیکەشیان لە هەمان شوێن بە تەمەتی هاوکاریکردنی ئەو 4 تۆمەتبارە دەستگیر کردووە. لە دوای هێرشی فڕۆکەی بێفڕۆکەوانی ئێران بۆ سەر ئازەربایجان کە حکوومەتی وڵاتەش بڕیاریدا سەرجەم دیپلۆماتکارەکانی لە ئێران بکشێنێتەوە. حکوومەتی ئازەربایجان ڕایگەیاندووە کاردانەوە و وەڵامێک بۆ هێرشانی کە لەلایەن فڕۆکەی بێفڕۆکەوانی ئێرانەوە کرایە سە وڵاتەکەی و بەهۆیەوە 2 کەس بریندار بوون. بڕیاریانداوە بەخشانەوەی سەرجەم دیپلۆماتکارەکانیان لە ئێراندا و ئاماژەی بۆش کردووە جگە لەو هەڵوێستە باڵیۆزی ئێرانیشیان لە باکۆ بانگێش کردووە و ناڕەزایەتی توندی حکوومەتی ئازەربایجانیان پێگەیاندووە. پێشتر وەزارەتی دەرەوەی ئازەربایجان ڕایگەیاندووە 2 فڕۆکەی بێفڕۆکەوان
هێرشیان کردوتە سەر خوێندنگەیەک و فڕۆکەخانەی ناخچیڤیان لە نزیکەی 10 کیلۆمەتر لە سنووری ئێرانەوە دوورە و وەڵامدانەوەی هێرشەکانیش بە مافی خۆیان نەزانن لە بەرامبەریشدا ئێران ڕەتی کردوێتەوە هیچ هێرشێکیشیان کردبێتە سەر ئازەربایجان. هەر بەهۆی هێرشەکانەوە تا ئێستا کامڕۆ هەشتم ڕۆژی جەنگەکەیە و هەشتم ڕۆژی ئەو هێرشانەی کە لەلایەن ئێرانەوە بۆ سەر ئیسرائیل و ئەمریکا دەستی پێکردووە و لە بەرامبەریشدا ئەمریکا بۆ سەر ئیسرائیل و ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران دەستپیان پێکردووە لە تا ئێستا زیاتر لە 1330 کەس کوژراون و 3600 شوێنی مەدەنیش زیانیان بەرکەوتو و زۆرترین هێرشیش بۆ سەر تاران بووە. ڕێکخراوی مانگی سووری ئێرانیش بڵاوی کردووە باسی لەوە کردووە کە لە سەرەتای دەستپێکردنی هێرشەکانی ئیسرائیل و ئەمریکاوە بۆ سەر ئێران تا ئێستا 1332 هاوڵاتی مەدەنی کوژراون و 3643 شوێنی مەدەنیش زیانی زۆریان بەرکەوتووە کە بریتین لە 3090 شوێنی نیشتەجێبوون و 528 سنتەری بازرگانی و خزمەتگوزاری لە خۆگرتو و 14 بنکەودا مزراوی تەندروستی و 9 شوێنی تایبەتیش بە مانگی سووری ئێرانی کراوەتە ئامانج و ئاماژەی بۆش کردووە لەسەر ئاستی شار و پارێزگاکانی ئێرانیش پارێزگای تاران زۆرترین هێرشی کراوەتە سەر لەلایەن ئیسرائیل و ئەمریکاوە. بۆ هەشتم ڕۆژ شەڕی ئەمریکا و ئیسرائیل دژی ئێران هەر بەردەوامی هەیە و ڕۆژنامەیەکی ئیسرائیلیش باسی لەوە کردووە لە هێرشەکانی ئەم دوایی ئێران زیانی گەورە بەر باڵەخانەکانی ناوڕاستی تەل ئەبیب گەیشتووە. ڕۆژنامەی هارتسی ئیسرائیلی ئاشکرای کردووە لە هێرشە موشەکیەکانی ئەم دوایی ئێران بۆ سەر ئیسرائیل زیانی گەورە بەر باڵەخانەکانی ناوڕاستی تەل ئەبیب گەیشتووە و ئاژانسی فرانس پرێسیش بڵاوی کردوێتەوە لە دوایین شەپۆلی هێرشی موشەکی ئێران بۆ سەر ئیسرائیل دەنگی زنجیرەیەک تەقینەوە لە تەل ئەبیب و دەوروبەری بیسراوە و پێشتریش سوپای پاسدارانی ئێران ڕایگەیاندبوو لە چوارچێوەی ئۆپراسیۆنی سەربازی وعدی سادقی 21مین شەپۆلی موشەکیان ئاڕاستەی تەل ئەبیب کردو و موشەکەکانیش لە جۆری خێبەری هێشوویە. سوپای ئیسرائیلیش دەستپێکردنی قۆناغێکی دیکەی هێرشەکانی بۆ سەر ئێران ڕاگەیاند و دەڵێت ژێرخانی دەسەڵاتی ئێرانیان کردووەتە ئامانج. سوپای ئیسرائیل ڕاگەیەنراوێکی لەبارەی هێرشەکانی ئەم بەیانەی سەرتاران بڵاو کردووەوە ئاماژەی بۆ کردووە چونەتە قۆناغێکی نوێوە بۆ هێرشەکان بۆ سەر ئێران و لە ڕاگەیەنراوەکەدا سوپای ئیسرائیل دەڵێت لە هێرشەکانی ئەمڕۆ بۆ سەر تاران ژێرخانی دەسەڵاتی ئێرانیان کردووەتە ئامانج و ئاماژە بەوش کراوە شەپۆلێکی بەرفراوانی هێرشیان دەست پێ کردو و بەردەوامی شەبن تا سەرجەم ئامانجەکانیان بەدەستەهێنن. بەڵە بەڕێزان تا ئێستا شێرشەکانی هەردوولا بۆ سەر یەکتری هەر بەردەوامیان هەیە
و بەردەوامی لەلایەن ئیسرائیلەوە هێرشەکرێتە سەر ناوچە جیاوازەکانی تاران بە تایبەتی ڕۆژاوای تاران کە لە بەرەبانی ئەمڕۆشەوە دەنگی چەند تەقینەوەیەک لە ناوچە جیاوازەکانی تارانە بیسراوە و بە هەمان شێوە ئێرانیش بە بەردەوامی هێرشەکاتە سەر ناوچە جیاوازەکانی ئیسرائیل و بە تایبەت تەل ئەبیب کە یەکێکە لە شارە گەورەکانی ئیسرائیل کە بە بەردەوامی هێرشیەکرێتە سەر کە وەک باسی لێوەکرێت کە لەم هێرشانەی دوایی ئێراندا بۆ سەر تەل ئەبیب باڵەخانەکانی ناوەڕاستی ئیسرائیل یاخود تەل ئەبیبیان کردووەتە ئامانج و زیانی زۆریان پێگەیاندون ئەوەی کە تا ئێستا هەیە لە ئێستا باسی لێواکرێت ئاژانسەکان بڵاویان کردوێتەوە کە دەنگی تەقینەوە لە کەرەج بیسراوە و دەنگی تەقینەوە لە سعودیا بیسرێ ئەمە هەر ئەو زانیاریانە کە تا ئێستا لە ئاژانسەکانەوە بڵاوکرێتەوە و ئیسماعیل بەقائی بۆ نەتەوەی گرتوەکان باسی لۆ کردووە کە لەم جەنگەیە بێلایەن بن و وەزیری جەنگی ئەمریکا سێمین کەشتی جەنگی جۆرج بۆش بەرەو ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕێکراوە تا باسییان لەوە کردووە کە کەشتیەکانیان ڕەوانەی دەریای ناوەڕاست کردووە و لەگەڵ ئەوەیە سوپای پاسداران لە ئێستا باسی لەوە کردووە کە چاوەڕوانی و هێزە ئەمریکیەکەن کە لە گەروی هۆرمزدا ئابەزێ و وەک ئاماژەم پێ کرد کە لە بەرەبەیانی ئەمڕۆ دەنگی تەقینەوە لە ناوچە جیاوازەکانە بیسرێت کە لە کەرەج بیسراوە و لە سعودیە بیسراوە و لە کوێیت و ناوچەکانی دیکەش بە هەمان شێوە بیسراوە تا هێرش و بردومانەکان هەر بەردەوامی هەیە ئەمە جیاواز لەوەی کە بە بەردەوامی و لە سەرەتای جەنگەوە هێرشەکرێتە سەر هەرێمی کوردستان و عێراق لە شەوی ڕابردووشەوە چەند شارێکی هەرێمی کوردستان و عێراق کراوە تامانج و دەنگی تەقینەوەی بەهێز لە زۆربەی ناوچەکانان بیسراوە و لە هەر درێژێ ئەم جەنگ و گرژی و ئاڵۆزیانەیە هێرشە موشەکی و درۆنیەکانی نێوان لە نێوان هێرشە موشەکی و درۆنیەکانی نێوان ئێران و ئەمریکا و ئیسرائیلدا شەوی ڕابردوو هەولێر بە درۆن لێخود لە هەولێر بە درۆن هێرشکرا سەر هۆتێل ئەرجان ڕۆتانە کە هیچ زیانێکی مادی لێ نەکەوتۆتەوە بەڵام ئەوە بوو کە بەشێکی لە هۆتێلەکە گرتبەوە و لە سلێمانیش بنکەی هێزەکانی ئەمریکا لە ناو فەرماندەیی هێزەکانی هەفتای پێشمەرگە کرا مامج و تەنها زیان بەر کۆگای کەوتووە کە لە ناو فەرماندەیەکە بوو هیچ زیانێکی دیکەی نەبووە تەنها ئەوە بۆ کە درۆنەکە بەر کۆگای کەوتووە کە لە ناو فەرماندەییا بووە کە بنکەی هێزەکانی ئەمریکا لە ناو فەرماندەی هێزەکانی هەفتایە هەیە ئەوە ژوای کردووە کە هێرش بکەنە سەر ئەو بنکێ و تەنها زیان بەر کۆگاکە بکەوێت لە درێژەی هێرشەکانیشدا هەر دوێنە شەو واتە شەوی ڕابردوو هێرشکرا سەر بنکەی ئاسمانی ڤیکتۆریا لە ناو فڕۆکەخانەی نێودوڵەتی بەغدا هەڵبەتە ئەمە یەکەم جار نییە کە هێرشەکرێتە سەر بنکەی ئاسمانی ڤیکتۆریا بەڵکو لە سەرەتای جەنگەوە تا ئێستا چەندین جار هێرشکاوتە سەر بنکەی ئاسمانی ڤیکتۆریا لە ناو فڕۆکەخانەی نێودوڵەتی بەغداد و لە سیستەمی بەرگری ئاسمانی بەغداتەوە بەرپەرچی هێرشەکان دراوەتەوە بەپێی سەرچاوەکانیش بە درۆن هێرشکراوەتە سەر فڕۆکەخانەی نێودوڵەتی بەسڕا ئەمانە هەمووی شەوی ڕابردوو ڕوویاندا و لە باشووری شاری مووسڵش دەنگی تەقینەوەی گەورە بیسراوە هەر شەوی ڕابردوو و باڵۆزخانەی ئەمریکا لە بەغدا پەیامێکی بڵاو کردو و باسی لەوە کرد کە ئەگەر ئەوەیە میلیشیاکانی نزیک لە ئێران هێرش بکەنە سەر ئەو هەتێلانەی کە ئەمریکی و بیانیەکانی تێدا بۆیە لە پێناو سەلامەتی و پارێزراوی ژیانی هاوڵاتی ئەمریکیەکان داوای لە هاوڵاتی ئەمریکیەکان کردووە کە عێراق بەجێ بهێڵن و خۆیان بپارێزن و داواشی لە هاوڵاتیان کردووە بە ڕێگەی وشکانی خۆیان بگەێنە وڵاتانی ئوردن و کوێیت و سعودیە و تورکیا و بە زووی عێراق جێ بهێڵن چونکە وەک ئاماژەم پێ کرد باسییان لەو کرد بوو کە ئەگەری ئەو هەیە کە میلیشیاکانی نزیک ئێران هێرش بکەنە سەر ئەو هۆتێلانێک کە ئەمریکی و بیانیەکانی تێلا لە کاتێکدا کە میلیشیاکانی نزیک لە ئێران هێرشەکەنە سەر ئەو هۆتێلانێک کە ئەمریکی و بیانیەکانیان تێدا مەزیان بەر هاوڵاتیانی مەدەنیەگا و بەتایبەت ئەمریکیەکان بۆیە داوای لێ کردووە کە دەست بەجێ بەڕێگەی وشکانی عێراق بەجێ بهێڵن و ڕووبکەنە وڵاتانی ئوردن و کوێیت و سعودیە و تورکیایەکە بە شێوەیەک لە شێوەکان خۆیان بپارێزن ئەمە لە شەوی ڕابردووەوە ئەم هێرشە درۆنی و موشکیانە بۆ سەر ناوچەکانی هەرێمی کوردستان و عێراق هەبووە کە هەولێر و سلێمانیشی گرتووەتەوە و بەغداد و فڕۆکەخانەی نێودوڵەتی بەسڕە و باشووری شاری مووسڵیشی بە هەمان شێوە
گرتبووە تا دادێت هێرش و بردومانەکانی ئێران و ئیسرائیل و ئەمریکا بۆ سەر یەکتری هەر بەردەوامی هەیە و تا دێت ڕەوشەکە ئاڵۆستر دەبێت و هێرشەکانی هەڵبەتە بەدەر نییە هەرێمی کوردستان و عێراقیش بەدەر نییە لە هێرشەکان و بەردەوامی هێرشەکرێتە سەر هەولێر و ناوچەکانی دیکەش بە هەمان شێوە. جا لەگەڵ هەموو ئەمانە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بە بەردەوامی پەیام و لە دوانی هەیە و باسی لەوە کردووە کە لە ئێستا لە هەرێمی کوردستان لە چەندین لاوە هێرشیەکرێتە سەر و حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانیش هێرش ناکەنە سەر ئێران. سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ کەناڵی فۆکس نیوزی ئەمریکی باسی لەوە کردووە کە ئەم جەنگە بە شێوەیەکی کتوپڕ دەستی پێ کردووە و هەرێمی کوردستان بە بەردەوامی بردومانەکرێت لە چەندین لاوە و لە سەرەتای جەنگیشەوە بە هەمان شێوە بردومانەکرێ و باسی لەوەش کردووە کە لایەنە کوردیەکانی ئۆپۆزیسیۆنی ئێران لە دەرەوەی خاکی ئێران و لە نزیک سنووری ئەو وڵاتەن و ئۆپراسیۆن ئەنجام نادەن ئەو جوڵەیەش زیان بەخشە بۆ کورد و کورد ئەبێتە بەشێک لەو شەڕەوەتە بە جۆرێک لە جۆرەکان کورد تێوە ئەگرێت لە شەڕەکە و باسی لەوە کردووە کە دۆناڵد ترامپ کوردی بە شەڕکەرێکی نایب ناوبردووە و ئاماژەی بە پاراستنی خەڵکی عێراق لەو شەڕە کردووە کە لە پێشینەی کارەکانیان و سوپاسگوزاری خۆی بۆ ئەو ساڵانە دەربڕیەوە کە کورد بەردەوامی لەگەڵ هێزە تایبەتەکانی ئەمریکادا خزمەتیان کردووە و باسیشی لەوە کردووە کە ئەوێت کە ڕۆڵی پردێک ببینێت بۆ دەستپێکردنەوەی دانوستانەکان و چارەسەرکردنی ئەو کێشانەی کە کێشەکان کە بە گفتوگۆ چارەسەر بکرێت و هەروەها هاوشێوەی ئەو ڕۆڵی کە باوکی ئەیگێڕاوەتە سەرۆ جەلال تاڵەبانی گێڕاوێتی لە ماوەکانی ڕابردوودا لە ساڵانی ڕابردوودا و ڕۆڵێکی ئەو گێڕاوێتی بە هەمان شێوە ئەوێت ڕۆڵی خۆشی واتە بافڵ جەلال تاڵەبانی هاوشێوەی ڕۆڵی باوکی بێت و دەیەوێت ڕۆڵی پردێک ببینێت بۆ دەستپێکردنەوەی دانوستانەکان و چارەسەری کێشەکان بە شێوەیەکی گفتوگۆ لە نێوان ئێران و ئەمریکا و ئیسرائیلدا. و باسی لەوەی کردووە کە ئەوەی من نیگەرانەکات قەیرانە مرۆیەکانن چونکە لە خۆڕەڵاتی ناوەڕاست زیاتر لەوەی کە پێویستە جەنگ و ملمانەکانی یاندی و ئێستاش کاتی سەقامگیری و ئاشتێکی ماوە درێژە و ئەو هەواڵانەی کە باز لەوە کرا کە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا باسی لەوە کردبوو کە ینی لە چەند میدیاکە و بڵاو کرایەوە کە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ئەوێت کە هێزی ڕەوانەی ئێران بکات بەڵام هەرزوو ئەو دەنگویانە ڕەت کراوە باز لەوە کرا کە دۆناڵد ترامپ بە هیچ شێوەیەک بیری لەوە نەکردوێتەوە کە هێز ڕەوانەی ئێران بکات و هێز ڕەوانە ناکەن و بە بەردەوامی هێرش و بردومانەکان بۆ سەر یەکتری هەر بەردەوامی هەیە و بەرگری سعودیا لە ئێستا باسی لەوە کردو هەواڵێکی بەپەلە هەیە کە و توێتی لە شاری ڕیاض درۆنێکمان لە ئێستا خستوەتە خوارەوە واتە دیارە هێرشەکانی ئێران بۆ سەبنکە و بارگا سەربازیەکانی ئەمریکا لە وڵاتانی کەندا و وڵاتانی عەرەبی هەر بەردەوامی هەیە ئەوەی تا ئێستا هەیە لە شاری ڕیاضیش درۆنێکیان خستوەتە خوارەوە و دەنگی تەقینەوە لە سعودیا بیسرێ لە کوێیت ئەبیسرێ و لە ناوچەکانی دیکەشە بیسرێ ئەوەی بینیشمان لە وێنەکانە و دیمەنەکانە کەمێک پێشەستا و چەند دیمەنێکمان هەبوو لە چەند شوێنێکی جیاوازی بەیروتەوە بە دیاریکراویش لە باشووری بەیروت کە دووکەڵ لە چەند بەشێکی بەیروت بەرزەبەوە کە ئەمە ئاماژە بوو بۆ ئەوەی کە ڕەنگە ئەم دووکەڵانە تازە بن و هێرشەکان تازە بوون بۆ سەر باشووری لوبنان بە تایبەتی و شوێنانی کە حیزبوڵای لوبنانی لێیە. ڕاوێژکاری یاسایشی پارێزگای ئەسفەهان باسی لەوە کردووە کە ئەمریکا و ئیسرائیل 80 شوێنی نیشتەجێبوونی هاوڵاتیانیان کردووە تا ئامانجواتە هاوڵاتیانی مەدەنیش لە ئێستادا ژیانیان پارێزراو نابێت و 80 شوێنیان کردووە تا ئامانج و سوپای ئیسرائیل شەپۆلێکی موشکیان ئاڕاستەی سوپای ئیسرائیل باسی لەو کردووە کە شەکبۆلێکی موشکیان ئاڕاستی تاران و ناوڕاستی ئێران کردووە لە کاتێکدا لەسەر لە بەیانی ئەمڕۆوە بە دیاریکراوی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ناوچە جیاوازەکانی ئەران هەر بەردەوامی هەیە بە تایبەت ناوچەکانی ڕۆژئاوای تاران و لە ئێستاشدا باسییان لەوە کردووە کە هێرشیان بۆ سەر ناوچە جیاوازەکانی تاران دەست پێ کردووەتەوە. وەگا ئاماژەشم پێکرد بە بەردەوامی هێرشەکان هەر بەردەوامی هەیە کە ئەمڕۆ 8ەم ڕۆژی جەنگی نێوان ئەمریکا و ئیسرائیلە لەگەڵ ئێران
هەبەردەوامی هەیە شەوی ڕابردوو تا بەرەبەیانی ئەمڕۆ زۆرترین بردومان لەسەر تاران و تەل ئەبیب هەبووە وەزیری گەنجینە ئەمریکاش باسی لەوە کردووە کە شەوی هەینی بۆ ئێران زۆر قورس بووە و سوپای پاسدارانی شەپۆلی 24مینی هێرشە موشەکەکانی ڕاگەیاندووە واتە بە بەردەوامی شەوی ڕابردوو کە وەک باسی لەوە کرێت شەوێکی قورس بووە بۆ ئێران چکە بە بەردەوامی ئیسرائیل هێرشی کردوتە سەر ئێران و نەوچ جیاوازەکانی تاران و هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران تا بەرەبەیانی ئەمڕۆژ هەر بەردەوام بووە و زۆرترین بردومان و هێرشی لەسەر تارانی پایتەخت بووە. میدیاکانی ئێران جاماژان بۆ کردو زۆرترین هێرشکراوتە سەر ڕۆژ ئاوای تاران و زیانی زۆری لێکەوتوێتەوە و دوا بە دوای ئەوە سوپای پاسداران بڵاوی کردوێتەوە کە بەرەبەیانی ئەمڕۆ شەپۆلێکی دیکەی موشکی ئاڕاستەی تەل ئەبیبیان کردووە و سەرچاوەکانی هەواڵی ڕۆژهەڵاتی کوردستانیش بڵاویان کردوێتەوە کە ئەمڕۆ دەنگی تەقینەوەی بەهێز لە ورمێ و لە ناوچەکانی دیکە بیسراوە و تا بە بەردەوامی هێرشەکان بۆ سەر یەکتری لە هەردوو لاوە هەر بەردەوامی هەیە و تەل ئەبیب و سوپای پاسداران بڵاویان کردوێتەوە سوپای پاسداران بڵاوی کردوێتەوە کە لە بەرەبەیانی ئەمڕۆ شەپۆلێکی دیکەی موشکیان ئاڕاستەی تەل ئەبیب کردووە و سوپای پاسداران ئاماژەی بۆش کردووە نزیک سەعات 3 بەرەبەیانی ئەمڕۆ شەپۆلی 24مینی هێرشی موشکی بۆ سەر ئێران دەستی پێ کردووە بە 3 موشک تەل ئەبیبیان بردومان کردووە. هەر شەوی ڕابردوو چەمپیکەیەکی سەربازی ئەمریکاش لە سعودیە و قەتەر و کوێیت و بەحرین کراون تا ئامانجووە وەزارەتی دەرەوەی بەحرینیش ڕایگەیاندووە لە سەرەتای جەنگەوە 84 موشک و 147 درۆنی ئێرانیان ئاڕاستی ئەو وڵاتە کردووە و سەرلەبانی ئەمڕۆژ بە هەماشەوە دەنگی تەقینەوە لە سعودیە بیسراوە. ئەوەی کە هەیە تا ئێستا هێرشەکانی هەردوو لا بۆ سەر یەکتری هەر بەردەوامی هەیە و هێرشەکانی هەردوو لا بۆ سەر یەکتر نەوەستێنراوە. بەڵە بەڕێزان وەگاماژەم پێکرد کە لە شەوی ڕابردووە بە بەردەوامی هێرشکراوەتە سەر ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان و هەولێر و سلێمانیش بە دیاریکراوی کە لە سلێمانی هێرشکرا هێرشێکی درۆنی کرا سەر بنکەی هێزەکانی ئەمریکا لە ناو فەرماندەی هێزەکانی هەفتە و کە هێرشەکە وەک باسی لێوا کرێت درۆنی بووە ئەمە بۆی کە زانیاری زیاتر وەربگرین لەسەر هێرشەکە کە کراوەتە سەر بنکەی هێزەکانی ئەمریکا لە ناو فەرماندەی هێزەکانی هەفتە خاوکارم ڕێباسیوا لەگەڵمان نابێت نوێترین زانیاریەکانمان لەسەر هێرشەکە پێدا و باز لە زیانەکانی شەکا بۆ ئێمە ڕێباز دێنە لای تۆ پێمان بڵێ زانیاری نوێچی هەیە لەسەر هێرشەکە و زیانەکان ئەو زیانانەی کە بەر هێزەکانی یەخۆ فەرماندەی هێزەکانی هەفتە کەوتووە چی بووە بەهۆی هێرشەکەەوە؟ بەڵە سۆما دیارە فەرماندەی هێزەکانی هەفتە هەمیشە لە حاڵەتی ئامادە باشیدان بۆ بەرپرژدانەوەی هەر هێرشێکی درۆنی کە دەکرێتە سەریان دیارە لە ماوەی ساڵی ڕابردووە تاوەکو ئێسامە چەند جارێکە کە لە ڕێگەی هێرشی درۆنی خۆتەقێنەوە هەوڵ دەدرێت هێزەکانی فەرماندەی لە سلێمانی بکرێتە ئامانج. ساڵی ڕابردوو بە 2 درۆن هێرشی کرایە سەر یەکیان لە ناو بارەگای هێزەکانی فەرماندەییدا لە ڕێگەی هێزەکان و چەکی تایبەت بەخۆیانەوە خراە خوارەوە و دانێکی دیکان لە ناو گەڕێکی تاسڵوجە کەوتە خوارەوە. ئەمەش یەکێکی دیکێ لەو هێرشە درۆنیانەی کە بەرەبەیانی ئەمڕۆ کراسەر فەرماندەی هێزەکانی هەفتە و بە خێرایەکی زۆر بە پێ زانیارانە کە لای ئەمە هەیە وەڵامی هێرشە درۆنیەکە دراوەتەوە و پێش ئەوەی ئەم هێرشە درۆنیە با بڵین زیانی هەبێت بۆ ئەو هێزانەی کە لە ناو بارەگای هێزەکانی هەفتان لە سلێمانی خراوەتە خوارەوەواتە دەتوانین بڵین هەم زیانی گیانی و هەم زیانی مادیشی نەبووە چونکە ئەم هێرشە درۆنەی کە کراوەتە سەر هێزەکانی هەفتە پێشەوەی
بە ئامانجەکەی پێچێ لەلایەن هێزەکانی هەفتاوە خراوەتە خوارەوە و نەهێڵراوە ئامانجەکەی بپێچێ. دیارە لە ماوەی ئەم هەفتەی ڕابردوودا ئەمە چەند شوێنێکە کە لە سلێمانی دەکرێتە ئامانج و هەندێک لەو شوێنانەی کە دەکەونن دەرەوەی هێزەکانی هەفتا بینیمان بارگای پێشووی UN لە سلێمانی بە هێرشی درۆنی کرای ئامانج و زرگوێز و ڕێگەی دوکان سلێمانی ژواتامە چەند هێرشێکی درۆنی بووە و ئەمەی کە لێرە سەرلەبانی ئەمڕۆ ڕوویداوە ئەمە یەکێک بووە لە ئەو هێرشانەی کە توانین بڵێ هیچ زیانێکی نەبووە پێشەوەی زەرورزیانی هەبێت لەلایەن هێزەکانەوە خراوەتە خوارەوە. بەڵێ ڕەباسیوە سوپاس بۆ تۆ سوپاس بۆ تاوای زانیاریەکانت. بەڵە بەرزان وەک هاوکارم ڕێباز ئاماژەی پێکرد کە شەوی ڕابردوو هێرشکرا سەر بنکەی هێزەکانی ئەمریکا لە ناو فەرماندەی هێزەکانی هەفتە ئەوەندەی کە باسی لەوەکرێ هیچ زیانێکی گیانی و مادیشی لێ نەکەوتێتەوە بە هەماشە و چەند جارێکیش نییە کە هێرشەکرێتە سەر هێزەکانی فەرماندەی هەفتە لە سلێمانیە و بە شێوەیەکی گشتی پەرپەچی هێرشەکانە درێتەوە ئەوەی کە هەبووە تا ئێستا هیچ زیانێکی لێ نەکەوتوێتەوە. وێنانی کە لەسەر شاشەی کورسانی وسۆی بینینە خۆ دیمەنانێکی بینن قودس و تەل ئەبیب و گەڕووی هورمز و بەیروتن کە وێنەی بەیروتمان هەیە لە دوو شوێنی جیاوازەوە کە ئەبینین دووکەڵ ئاسمانی شارەکەی گرتووە و بە تایواوەتی دووکەڵەکان دیارن بەسەر ئاسمانی شارەکەەوە و بە تایبەتیش باشووری لوبنان کە بە بەردەوامی لە سەرەتای جەنگی نێوان ئێران و ئیسرائیل و ئەمریکاوە هێرشەکرێتە سەر باشووری لوبنان و بە تایبەت و شوێنانەی کە حیزبوڵای لوبنانی لێ چونکە بە ڕەشەوەیەکی ڕسمی لە ئێستا حیزبوڵای لوبنان هاتووتە جەنگەکەوە ئەمە ژوای کردوکەوە بەردەوامی ئیسرائیل هێرش بکاتە سەر حیزبوڵای لوبنان ئەو وێنانێکی بینن یا خۆ دیمەنانێکی بینین دیمەنی ڕاستەوخۆی بەیروتە لە دوو لۆکیشنی جیاوازەوە کە هەردوو شوێنەکە ئەیبینی کە دووکەڵ بەرز بووەتەوە و بەشێکیان لە دووکەڵەکان وا پێچێت کە تازە بن و تازە هێرشکرا بێتە سەر بەیروت و بە دیاریکراویش باشووری لوبنان گەڕووی هورمزمان هەیە و تەل ئەبیب و قودسشمان هەیە کە هەریەکە لەمانە هێمنێکی پێوە دیارە و لە دوێنێ شەو تا بەرەبەیانی ئەمڕۆژ بە هەمان شێوە ئیسرائیل ئێران هێرشی کردوێتە سەر تەل ئەبیب و کە هێرشی چڕی کردوێتە سەر تەل ئەبیب بەڵام ئەوەی کە بینین ئێستا لەسەر شاشەی کورسات نیوسەوە دیمەنی ڕاستەوخۆی بینی کە لە ئێستا هێمنێکی پێوە دیارە و ئاسمانەکەی ڕوون و هیچ جۆرە دووکەڵێک لە ئاسمانی تەل ئەبیبان نابینرێت و هێرشێکیش بەسەر تەل ئەبیب ئەنجام نەدراوە ئەگەر بێت و هێرشی بگرێتە سەر ئەو وڵاتە بەرپەچە درێتەوە و تێگەشکێنێت چونکە تەل ئەبیبێکە کە لە شارە گەورەکانی ئیسرائیل و بە بەردەوامی هێرشێکرێتە سەر قودسیشمان هەیە بە هەمان شێوە لە قودسیش ئاسمانەکەی هێمنێکی پێوە دیارە و لە ئێستا هیچ جۆرە دووکەڵێک نابینرێت و هێرشەکان بۆ سەر قودسیش وەستێنراوە گەروی هورمزیمان هەیە لە ئێستا گەروی هورمزیش هێمنێکی پێوە دیارە و جموجۆڵی کەشتیەکانی ژلە و گەروە بە شێوەیەکی بەرچاوکەی بینین لە دیمەنەکانە وەستێنرا و هیچ جۆرە جموجۆڵێکی کەشتی لەو گەروایە نابینرێت. بەڵە بەرەزان ئەمانی کە باسم لێوە کرد ئەم جەنگ و شەڕ و ئاڵۆزیانەی کە لە نێوان ئیسرائیل و ئەمریکا و ئێرانە هەیە ئەمە بۆ ماوەی هەژ ڕۆژەوە تا زیاتر لە هەفتەیەک ئەمڕۆ هەشتەم ڕۆژی جەنگی نێوان ئیسرائیل و ئەمریکا دژ بە ئێران هەڵبەتە ئەمە لە دوای سێ خولی دانوستانیەت کە لەلایەن ئەمریکا و یەخود لە نێوان ئەمریکا و ئێرانە بەڕێوە چوو وەک باسی لەوەکرا کە خولی دووەم و سێمی دانوستانەکان بە شێوەیەکی باش بەڕێوە چوو بوو و بیر لەوە ناکرایەوە کە ئیسرائیل و ئەمریکا هێرش بکەنە سەر ئێران و هاوشێوەی حوزەیرانی ساڵی ڕابردووشکە بەمان شێوە لە کاتی دانوستانەکانە بوو ئیسرائیل هێرشی کردە سەر ئێران و بۆ ماوەی 12 ڕۆژ بەردەوامی هەبوو و لە ئێستاش بە هەمان شێوە یەخود لەم جەنگی ئێستاشا بە هەمان شێوە ئەمڕۆ هەشتەم ڕۆژی جەنگەکەی لە نێوان ئیسرائیل و ئەمریکا دژ بە ئێران ئەوە بوو سێ خولی دانوستانەکان بەڕێوە چوو بوو و چاوەڕوانەکرا کە پێنجشەممەی هەفتەی ڕابردوو خولی چوارەمی دانوستانەکان لە ژنێف بە نێوەندگیری عومان بەڕێوە بچێت بەڵامەوە بوو پێشوەختە ئیسرائیل و ئەمریکا هێرشیان کردە سەر ئەمریکا و بنکە سەربازی و ئەتۆمی و سەرکردە باڵاکانی ئێرانیان کردە ئامانج ئەو بووکە لە هێرشەکانی یەکەمدا و لە یەکەم ڕۆژی هێرشەکاندا علی خامنەی ڕابەری باڵای کۆماری ئیسلامی ئێران
کرایە ئامانج و کوژرا کە مەناڕزایەتی زۆری لێکەوتەوە و بۆ دووەم ڕۆژ بەڕسمی میدیاکانی ئێران بڵاویان کردەوە تا دووەم ڕۆژی جەنگەکە بڵاویان کردەوە کە عەلی خامنەی ڕابەری باڵای کۆماری ئیسلامی ئێران لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە کراوەتە ئامانج وە لە جەنگەکەدا گیانی لەدەستداوە کە وەک ئاماژەم پێکرد ئەمە ناڕزایەتی زۆری لێکەوتەوە هەم لە ناوخۆی ئێراندا و هەم لایەنگرانی حەشدی شعبی لە عێراقدا کە بە شێوەیەکی گشتی ئەمە ناڕزایەتی زۆری لێکەوتەوە کە هاوڵاتیان ڕژانە سەر شەقامەکان بۆ ئەوەی کە ماتەمینی و هاوخەمی خۆیان بۆ گیان لە دەستدانی سەرکردەکان کە عەلی خامنەی ڕابەری باڵای کۆماری ئیسلامی ئێران و هاوسەرەکەشی بوو بە هەمان شێوە دەرببڕن و لەگەڵەوەشدا لە عێراق خۆپیشاندانی لایەنگرانی حەشدی شعبی بەڕێوەچوو کە ئەیان هەڵبکوتنە سەر بنکە و بارەگا سەربازیەکانی ئەمریکا بەڵام لەلایەن هێزە ئەمنیەکانەوە ڕێگریان لێکرا ئەمەش وەک ناڕزایەتێک بەرامبەر بە کوژانی عەلی خامنەی ڕابەری باڵای کۆماری ئیسلامی ئێران و بەشێک لە سەرکردە باڵەکانی دیکە کە لە هێرشەکانی ئیسرائیل و ئەمریکا بۆ سەر ئێرانە گیانیان لەدەستدا و وەکرانە ئامانج و کوژان کە یەکێک لەوانە سەرکردەی سوپای پاسداران بوو لەگەڵ ئەوەشدا وتەبێژی خامنەیی بوو کە و چەند سەرکردەیەکی دیکەش بوو کە بە هەمان شێوە کرانە ئامانج و لە هێرشەکانە گیانیان لەدەستدان جا لە نوێترین پەیامیشیدا کە لە هەفتەی ڕابردووە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا باسی لەوە کردبوو بڵاوی کردبوو وتبووی ئەگەر من خامنەیم نەکردایەتە ئامانج و نەم پێکاوە ئەوان منیان ئەکردا ئامانج و منیانە پێکات چونکە چەند جارێک بە وتەی خۆی هەوڵی کوشتن یاخۆ بامانگرتنی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا دراوە لەلایەن ئێرانەوە بۆیە لە نوێترین لە جوانیدا باسی لەوە کردبوو ئەگەر من خامنەیم نەکردایەتە ئامانج ئەوان منیانە کردا ئامانج و منە کوژان بەڵام ئەوە بوو دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا دەست پێشخەری کردو و ئەوە بوو کە خامنەی لە یەکەم ڕۆژی جەنگەکەیە کرد ئامانج و لە دووەم ڕۆژیدا بە شێوەیەکی ڕسمی لە میدیاکانی ئێرانەوە بڵاوکراوە کە عەلی خامنەی ڕابەری باڵای کۆماری ئیسلامی ئێران لە جەنگەکەیە گیانی لەدەستداوە و بەشێک لە سەرکردەکانی دیکەش بە هەمان شێوە و لەگەڵ ئەوەشە لە سەرەتای جەنگەکەەوە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا باسی لەوە کرد کە ئەم جەنگە ڕەنگە بۆ ماوەی 4 ڕۆژ بەردەوام بێت بەڵام ئێستا بینی کە لە 8ەم ڕۆژی جەنگەکەیان یەکەم جار باسی لەوە کرد کە بۆ ماوەی 4 ڕۆژ بەردەوامێ و دواتر باسی لەوە کرد کە ڕەنگە بۆ ماوەی 4 هەفتە و زیاتر بەردەوام ببێت دواتر ئەم بڕیارەشتیاخ و ئەم قسەیەشی گۆڕی باسی لەوە کرد کە بۆ ماوەی 4 مانگیاخ و زیاتر ڕەنگە ئەم جەنگە درێژە بکێشە چونکە کاتێک کە عەلی خامنەی ڕابەری باڵای کۆماری ئیسلامی ئێران لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە کرا ئامانج و وە کوژرا ئێرانیەکان و سەرکردە باڵەکانی ئێران پەیامیان هەبوو باسییان لەوە کرد کە تۆڵەی کوژرانی سەرکردەکەیان و سەرکردە باڵەکانی دیکەی ئێرانەکەنەوە و بە تونترین شێوە هێرشەکەنە سەر ئێران و لە بەرامبەر هێرشەکانی ئیسرائیل و ئەمریکا بۆ سەر ئێران و سەرکردە باڵەکانی ئێران و بەتایبەت عەلی خامنەی ڕابەری باڵای کۆماری ئیسلامی ئێران بێدەنگ نابن و بە پەرچی تەواوی هێرشەکانە دەن و هێرش دەکەنە سەر ناوچە جیاوازەکانی ئیسرائیل و بنکە و بارەگا سەربازیەکانی ئەمریکا لە ناوچە جیاوازەکانە و ئەمریکاش و بە دیاریکراوی دۆناڵد ترامپ باسی لەوە کرد کە وا باشترە ئێران وەڵاممان نەداتەوە چونکە ئێمە ئەم جارە بە شێوەیەکی هێرشیانەکەینە سەر کە جیهان بەخۆیەوە نەبینێ بۆ ئەوە بۆ کە لە ماوەی چوان ڕۆژی ڕابردوودا بە هەمان شێوە هێرشەکانی هەردوو لا بۆ سەر یەکتری هەر بەردەوامی هەیە و بە بەردەوامی هێرشەکان تا دێت شڕترە بنەوە بۆ سەر یەکتری ئەوەیە کە ئێران بە بەردەوامی هێرشەکاتە سەر بنکە و بارەگا سەربازیەکانی ئەمریکا لە وڵاتانی کەنداوی عەرەبی و وڵاتانی عەرەبیش بە هەمان شێوە و لەگەڵ عێراق و هەرێمی کوردستانیش کە بەدەر نییە لەمە چونکە بە بەردەوامی هێرشەکرێتە سەر بنکە و بارەگا سەربازیەکانی ئەمریکا لە هەرێمی کوردستان و بە دیاریکراویش لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان کە لە سەرەتای جەنگەوە بە بەردەوامی هێرشەکرێتە سەر بنکە و بارەگا سەربازیەکانی ئەمریکا لە هەولێر و فڕۆکەخانەی نێودوڵەتی هەولێر و چەند شوێنێکی دیکە جیاوازکە دوێنێ شەو هێرش کرا هێرشێکی مرۆشکی درۆنی کرا سەر هۆتێلێک کە بەشێکی لە هۆتێلەکەی گرتە بوو و ئەمە جگە لەوەی کە بە هەمان شێوەش هێرش کرا سەر
بنکەی هێزەکانی ئەمریکا لە ناو فەرماندەی هێزەکانی هەفتە لە سلێمانیە و ئەوەی باسی لەوە کرێت کە هیچ زیانێکی وای نەبووە تەنها زیان بەر کۆگایە کەوتووەکە لە ناو فەرماندەیەکەیە هەبووە و لەگەڵ هەموو ئەمانەشا لە سەرەتای جەنگەوە بە بەردەوامی باز لەوە کرێکە هێرشەکرێتە سەر وڵاتانی بنکە و بارگا سەربازەکانی ئەمریکا لە وڵاتانی کەنداوی عەرەبی بۆیە بە بەردەوامی وڵاتانی کەنداوی عەرەبی بەتایبەت ئیمارات، سعودیا، قەتەر، لوبنان و ناوچەکانی دیکەش دووبەی باز لەواکەن کە وا باشترەکە هێرشەکانی ئێران بۆ سەر بنکە و بارگا سەربازیەکانی ئەمریکا لە ناوچەکانی یاخود لە وڵاتانی کەنداوی عەرەبی ڕابگیرێت چونکە مەزیان بەر هاوڵاتیان و هەم زیان بەر وڵاتەکەیانە گەێنێ بۆیە باسییان لەوە کردووەکەوانی شەڵوێستیانە بێت لە بەرامبەر هێرشەکانی ئێراندا بۆ سەر بنکە و بارگا سەربازیەکانی ئەمریکا لە وڵاتەکانی خۆیاندا. جا گروپی خزمەتگوزاری خاتونە فەخران کە گروپێکی خۆبەخشی یەزیدیە لە پێناو دروستکردنی ژینگەیەکی پاک لە مەزارگەی مەلەک فەخرەدین هەڵمەتێکی نەمامڕواندنی دەست پێ کردو ئەندامێک و گروپەکەش باسی لەوە کردووە لە مەزارگەی مەلەک فەخرەدین 400 نەمامەڕۆیڕێت و داوا لە خەڵکی شنگالیشەکان هەڵمەتی سەوزکردنی ناوچەکە دەست پێ بکەن و ژینگەی ناوچەکەیان بپارێزن. گروپەکێ خۆبەخشێ ئێزیدیە ji bo ciwankirin û parastina jîngeha mezargehê Melek Fexreddîn li qibleta Çiyayê Şingalê helmeteke çandina daran li vî mezarî dest pê kiriye ke tê de nêzîkî 400 daran wê ête çandin. Em xizmetkarê Xatûna Fexrane evro min vê derê hadir bûne danekî em nêzînga 400 darî biçînin ber mezargehê Melek Fexreddîn. هدفم ئەوە ئەم بیئاخۆ ئەم بپارێزن و بیئاما سپەهی ببێ بچاندنا دارە و ئەم دخوازن خەڵکیمە تعدیل داران نەکە و ئەوژی قەدر ئەمکانی خۆ ئەوژی دارا بچینن و نەبرن و بیئاوان هەنێکی چێ ببێ و متەقاوان سپەهی ببێ. کەچ و خۆرتان jê hemû gund û komelgehê Şingalê berê xwedaya vî cihî da pêk ve vî cihî kes bikin û dixwazin xelk jî li dema seredanê xwe de bo vî cihî jîngehê biparêzin. Ev qibe hatwe fecirandin berî nûka vêca me got em dê zeyînînin belkî weke berê vedgeriyê û ev roka grupê em grupê xizmetkarê Xatûna Fexran li vê derê hadir bûne em dê hate 400 darî em ê çînin û hemla me jî em mistemire û mîvê dikin hemû êzdiyara hece karibê wisa biçîne musaedê bike bo û van şexsa û ev hemle mistemir bibin da ev cî hemû dîsa weke berê vegerîn. Grupê xizmetkarê Xatûna Fexran grupekê xwebexş e. Jimareke mezin ya keç û xortê êzdî ji navçeyê cuda cuda bi xwe vedigire. Salane ev grup radibe bi encamdana helmetê bi vî awayî li navçeyê êzdiyan. Ji Şingalê Leyth Hesên, Türksat News. بەڵە بەرزان ڕووماڵی کورسات نیوز لەبارەی جەنگی ئێران و ئەمریکا و ئیسرائیلەوە هەر بەردەوامیە بێت هاوکارانم دواتر لە سەری کاتژمێردا لەگەڵتان نابن و درێژە بە ڕووماڵی کورسات نیوز دەدەن کە وەک ئاماژەم پێکرد کە تایبەتە بە جەنگی نێوان ئیسرائیل و